بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان بناوي او خداي كانغاي رحمتو سوزو بزايا ألف لام ميم چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زانکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين ئەو قورئانە کتێبێکە هیچ گومانێکی تێدا نییە کە لەلایەن خودای پەروەردگارەوە ڕەوانە کراوە بە جوبرەئیلدا بۆ پێغەمبەر کەمای ڕێنمونی و سەرچاوەی هیدایەتە بۆ خوداناسان و پارێزکاران کە ئەوانن فەرزەکان جێبەجێ دەکەن و لە حرام خۆیان دەپارێزن لە ڕووی بیر و باوەڕ و کردار و گفتارەوە الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون ئەوانەی باوەڕ بە نەبینراوەکان دەهێنن وەک خوددا و فریشتە و ئەوانەی خوا باسی کردوون و ئێمە نایان بینین هەروەها نوێژەکانیان بە چاچی ئەنجام دەدەن و لەو ڕزق و ڕۆزی حەڵاڵەی پێمان بەخشیون دەبەخشن والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون لهمان کاتدا ئەوانە باوەڕدەهێنن بەو پەیامەی کە بۆ تۆ ئەی محەممەد دابەزێنراوە و بەو پەیامانش کە بۆ پێغەمبەرانی پێش تۆ دابەزێنراوە دڵنیاش دەبن کە ڕۆژی دوایی پێش دێت و قیامەت هەر بەرپا دەبێت أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون ئەوانە لەسەر شاڕێگەی هیدایەتی پەروەردگاریانن و هەر ئەوانیشن سەرفراز و سەرکەوتوو ئەمانە بنەما سەرەشەکانی ئیمان و ئیسلامن إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون بەڕاستی ئەوانەی کە بێ باوەڕ بوون ئاگاداریان بکەیت یان ئاگاداریان نەکەیت یەکسانە بۆیان باوەڕ و ئیمان ناهێنن ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم چونکە خدا مۆری ناوە بەسەر دڵ و گوێیاندا و پەردەی بەسەر چاویاندا هێناوە نەبیر دەکەنەوە نە ئامادەن حەق ببیستن و ڕاستیەکان نابینن هەر بۆیە سزایەکی سەخت چاوەڕێیانە ئەمانەش دەستەیەکن لە بێباوەڕان کە هەر خدا خۆی دەیان ناسێت ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين لەناو خەڵکیدا کەسانێک هەن کە دەڵێن ئیمان و باوەڕمان بە خوددا و بە ڕۆژی قیامەت هێناوە لە ڕاستیدا ئەوانە درۆ دەکەن ئەوانە هەمیشە باوەڕدار نین يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون ئەوانە بە خەیاڵی خۆیان وا دەزانن خوددا و ئەو کەسانت دەخەڵەتێنن کە باوەڕداری ڕاستەقینەن کەچی جگە لە خۆیان کەسیان پێ ناخەڵەتێت بەڵام هەز ناکەن و فام ناکەنەوە و بیر ناکەنەوە في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون ئەوانە لە دڵ و دەرونیاندا نەخۆشی بێ باوەڕی و حەسوودی و کینە هەیە خداش بەسەرخستنی حەق و ئیمانداران ئەوەندەی تر دەردیان گران و کاریگەر دەکات و سزایەکی سەختیش لە دنیا و قیامەتدا چاوەڕێیانە بەهۆی درۆکردن و دژایەتیان بۆ ئیسلام
وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ئەوانە کاتێک پێیان دەوترێت تۆوی گوناه و تاوان و خراپەکاری مەچێنن لە زەویدا دەڵێن بەڕاستی ئێمە تەنها چاکسازی دەکەین. ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون ئاگادار بن کە بەڕاستی هەر ئەوانە تۆوی خراپە دەچێنن بەڵام بەهۆی لوتبەرزی و دەردەداریانەوە هەستی پێناکەن و خۆیانی لێ جێل دەکەن. وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء ألا إنهم هم السفهاء ولكن لا يعلمون کاتێک پێیان دەوترێت ئیمان و باوەڕ بهێنن وەکو ئەو هەموو خەڵکە بێفێڵ و ڕازگۆیانە کە باوەڕیان هێناوە دەڵێن چۆن ئێمە وەکو ئەو خەڵکە کەم عەقڵ و جێلانە باوەڕ دەهێنین. خەڵچینە چاک بزان و ئاگادار بن کە هەر ئەوانە خۆیان کەم عەقڵ و جێل و نەفامن بەڵام بەخۆیان نازانن. وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون کاتێکیش دووڕوەکان دەگەن بەوانەی باوەڕیان هێناوە دەڵێن ئێمە ئیماندارین و باوەڕمان هێناوە کەچی کاتێک بەتەنها دەمێننەوە لای شەیتانە گەورە و فێڵبازەکانیان دەڵێن بەڕاستی ئێمە لەگەڵ ئێوەین بێگومان ئێمە تەنها گاڵتەیان پێدەکەین و پێیان ڕادەبوێرین. الله يستهزئ بهم ويمدهم في طغيانهم يعمهون بەڵام خەیاڵیان خاوە چونکە خوددا سزای گاڵتەجاڕیەکەیان لێدەسێنێت و دەئەنکاتە پند و گاڵتەجار ئەوە جارێ بەڕەڵای کردوون تا کوێرانە مل بنێن و درێژە بە گومڕای خۆیان بدەن. أولئك الذين اشتروا الضلالة بالهدى فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين ئەوانە گومڕاییان کڕی بەڕێنمونی و هیدایەت بازرگانیەکەیان قازانجی نەکرد سەرمایەکەشیان کە هیدایەتە لە دەستیاندا و مایە پوچ بوون و وەرگری ڕێبازی هیدایەت نەبوون. مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون نمونە وێنەی ئەوانە وەک کەسێک وایە ئاگرێک دابجرسێنێت بۆ سوودی خۆی و هاوڕەکانی کەچی کاتێک هەڵگیرسا و دەوروبەری خۆی ڕوونا کردەوە خوددا ڕووناچەکەیان لێ بکوژێنێتەوە و لە چەندەها تاریکیدا جیان بهێڵێت و هیچ تروسکاییەک نابین و ڕێ دەرناکەن. صم بكم عمي فهم لا يرجعون ئەوانە کەڕ و لاڵ و کوێرن لە ئاستی حەق و ڕاستیدا و ناشگەڕێنەوە بۆ سەر هیدایەت. أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. یاخود وێنەیان وەک کەسانێک وایە بەدەستبارانێکی لێزمەوە گیریان خوارد بێت کە پەڵە هەوری تاریک و هەورە تریشقە و بروسکەی هەبێت لە تاو دەنجی بروسکەکە پەنجەیان دائاخنن بە گوێچکەکەیاندا لە ترسی مردن. خوداش گەماڕۆی کافرانی داوە بارانەکە قورئانە و بروسکەکان ترساندنی دووڕوەکانە کە حەز بە بیستنی ناکەن. يكاد البرق يخطف أبصارهم كلما أضاء لهم مشوا فيه وإذا أظلم عليهم قاموا ولو شاء الله لذهب بسمعهم وأبصارهم إن الله على كل شيء
قدير خەریکە تیشی بروسکەکە بینایی چاویان بەرێت هەر کاتێک بەرپێیان ڕۆشن دەکاتەوە دەڕۆن هەر کە تیشکەکە نەما و تاریک بوو لێیان دەسڵەمێنەوە و هەڵوێستە دەکەن خۆ ئەگەر خوددا بیویستایە بیستن و بینایانی لەناو دەبرد بەڕاستی خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون أي خەڵچینە پەروەردگاری خۆتان بپەرستن ئەو زاتەی کە ئێوە و پێشینانی ئێوەشی بەدیهێناوە بۆ ئەوەی ڕێبازی خوددا ناسی و تەقوا و پارێزکاری بگرنە بەر الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون هەر ئەو زاتە زەوی کردووە بە فەرش و جێگای نیشتە جێبوون و ژیان بۆتان ئاسمانی وەکو سەقفێک بەسەرتانەوە ڕاگیر کردووە لە ئاسمانەوە ئاوی بۆ باراندون جا بەهۆیەوە جۆرەها بەرهەمی درەخت و گژوجیای بەدەرهێناوە تا ببێتە ڕزق و ڕۆزی بۆتان کەواتە شەریک و هاوتا بۆ خوددا بڕیار مەدەن کە خۆشتان دەزانن پەرستراو دەبێت بەدیهێنەر بێت وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين جا ئەگەر ئێوە لە دوو دڵیدان و گومانتان لەم قورئانە پیرۆزە هەیە کە دامان بەزاندووە بۆ بەندەی خۆمان محەممەد ئەگەر بۆتان دەکرێت ئێوەش هەوڵ بدەن سوورەتێکی وەک ئەو بهێنن هاوپەیمان و هاوکارەکانیشتان جگە لە خوددا بۆ ئەو مەبەستە بانگ بکەن ئەگەر ئێوە ڕاست دەکەن فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين خۆ ئەگەر نەتانتوانی و هەرگیز ناشتوانن کەواتە باوەڕ بهێن و خۆتان بپارێزن لەو ئاگرەی سوتەمەنیەکەی خەڵکی و بەردە کە بۆ بێباوەڕ و خوددا نەناسان ئامادەکراوە وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار كلما رزقوا منها من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون أي پیغمبر مژدە بدە بەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە بەوەی باخەکانی بەهەشت کە چەندەها ڕووبار بەژێر درەخت و بەناو باخەکانیدا دەڕوات بەڕاستی بۆیان ئامادەیە هەر کاتێک لە میوە و بەرهەمێکی ئەو باخانەیان بۆ دەهێنن دەڵێن ئێستا لەوەتان هێنا تاوێک لەمەوە پێش خواردمان هەردەیهێن و لە یەکتریش دەچن لە ڕنگ و ڕواڵەتدا بەڵام لە تام و بۆندا زۆر جیاوازن هەروەها لەوێدا هاوسەرانی پاک و بێگەردیان بۆ ئامادەکراوە ئەو بەختەوەرانە ژیانی هەمیشەیی و نەبڕاوە لەو بەهەشتەدا دەبەنە سەر إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها فأما الذين آمنوا فيعلمون أنه الحق من ربهم وأما الذين كفروا فيقولون ماذا أراد الله بهذا مثلا يضل به كثيرا ويهدي به كثيرا وما يضل به إلا الفاسقين بەڕاستی خوددا باچی نییە و نەنگ نییە بەلایەوە هەر نمونەیەک بهێنێتەوە بەمێشولەیە
لەویش بچووکتر بێت یا گەورەتر. جا ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە ئەوە چاک دەزانن ئەم نمونەیە ڕاستە و لەلایەن پەروەردگاریانەوەیە. ئەوانەشی کە کافر و بێ باوەڕن دەڵێن خدا مەبەستی چی بوو لەم نمونەیەدا؟ خدای گەورەش دەفەرموێت زۆرێکی پێ گومڕا دەکات و زۆرێکی تریشی پێ هیدایەت و ڕێنمویی دەکات، بەڵام دیارە جگە لە لار و وێر و یاخی و تاوانباران کەسی تر گومڕا ناکات. الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون. ئەوانەی پەیمانی خدا کە لە ڕووی فترەت و سروشت و پەیامەکانی خداوە هەیەە کە دەبێت خدا ناز بن هەڵدەوەشێننەوە و پێیڕەوی ناکەن لە دوای بەهێز و پتەوبوونی ئەو پەیوەندیانەش دەپسێنن کە خدا فەرمانی گەیاندنی داوە، لە زەویشدا تاوان و خراپە دەچێنن، ئەوانە خۆیان زەرەرمەند و خەسارەتمەندن. كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم ثم يحييكم ثم إليه ترجعون. خەڵچینە چۆن بێ بڕوا دەبن بە خوددا لە کاتێکدا ئێوە بێجیان بوون لە توێی خاکدا خوددا دروستی کردوون و جانی بەبەرداکردن، پاشان دەتان مرێنێت و دوای زیندوتان دەکاتەوە، ئەوسا هەر بۆ لای ئەویش دەبرێنەوە. هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات وهو بكل شيء عليم. هەر ئەو زاتە هەموو شتێکی لە زەویدا بۆ ئێوە دروست کردووە، پاشان ویستی ئاسمان دروست بکات، بۆیە بە حەوت چین بەدیهێنا و ڕێکی خستن، هەر خۆیشی بە هەموو شتێک زانا و ئاگدارە. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون. أي محمد باسی ئەوە بکە لە دێرین زەماندا پەروەردگارت بە فریشتەکانی وت بەڕاستی من دەمەوێت لە زەویدا جێن شینێک دابنێم بۆ ئاوەدانی و دینداری. فریشتەکان وتیان ئایا کەسێکی تێدا دەکەیتە جێنشین کە خراپە و تاوانی تێدا بچێنێت و خوێن ڕێژی تێدا ئەنجام بدات؟ لە کاتێکدا ئێمە تەسبیحات و سپاس و ستایشت دەکەین و قەدر و ڕێزی تۆ چاک دەزانین و بە دوورت دەگرین لەو شتانەی شایستەی تۆنین. لە وەڵامیاندا خدا دەفەرموێ بێگومان ئەوەی ئێوە نایزانن من دەیزانم. وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين. اینجا ئادەمی دروست کرد، ویستی توانایی و لێهاتووی بۆ فریشتەکان ڕوون بکاتەوە، ناوی هەرچی پێویستی دەوروبەر هەیە فێری کرد، لەوە دوا بە فریشتەکانی ڕانواند و پێی فەرموون ئادەی ئێوە ناوی ئەم شتانم پێ بڵێن ئەگەر ڕاز دەکەن و توانای ئاوەدانکردنەوەی زەویتان هەیە. قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. فریشتەکان وتیان پاچی و بێگەردی و ستایش هەر شایستەی تۆیە، ئێمە هیچ زانستێکمان نییە، تەنها ئەوە دەزانین کە تۆ فێرت کردوین، بەڕاستی تۆ پەروەردگارێکی زانا و دانایت. قال يا آدم أنبئهم بأسمائهم فلما أنبأهم بأسمائهم قال ألم أقل لكم إني أعلم غيب
السماوات والأرض إني أعلم غيب السماوات والأرض وأعلم ما تبدون وما كنتم تكتمون. ئەوسا خدا فەرمووی ئەی ئادەم ئادەی تۆ ئاگاداریان بکە بە ناوەکانیان. جا کاتێک ئادەم هەواڵی ناوەکانی پێدان خدا فەرمووی ئەی پێم نەوتن بەڕاستی من خۆم ئاگادارم بنهێنی ئاسمانەکان و زەوی دەشزانم ئێوە چی دەردەخەن و چی دەشارنەوە. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين. کاتێکش بە فریشتەکانمان وت سوژدە بەرن بۆ ئادەم سوژدەی ڕێز و بە فەرمانی خوددا وەکو ڕووگەیەک سوژدەیان برد جگە ئیبلیس نەبێت کە سەرپێچی کرد و خۆی بە گەورە زانی و خۆی خستە ڕێزی كافركانوا. وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. اینجا وتمان ئەی ئادەم خۆت و هاوسەرت لەم بەهەشتەدا ژیان بەرنەسەر و نیشتە جێبن لە هەر کوێ حەز دەکەن بخۆن و بخۆنەوە بە تێر و تەسەلی، بەڵام نزیشی ئەم درەختە مەکەون، درەختێکی دیاری کراو بۆ تاقیکردنەوە لێیان قەدەغە کرا، ئەجینا دەستنە ڕیزی ستەمکارانەوە. فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين. شەیتان فرسەتی لێهێنان و لە خشتەی بردن، وای لێکردن لە بەرووبوومی درەختە قەدەغە کراوەکە بخۆن و لەو شوێنە خۆش و پڕ لە ناز و نیعمەتە بەدەرکردنیدان. ئەوسا پێمان وتن مادام سەرپێچیتان کرد ئیتر لێرە جێتان نابێتەوە، دەبێت دابەزنە خوارەوە بۆ سەرزەوی، جا لەوێ هەندێکتان دوژمنی هەندێکتانن. شەیتان دوژمنی ئێوێ و بەردەوام هەوڵ دەدات دوژمنایەتی لە نێوانتاندا بەرپا بکات تا ماوەیەکی دیاری کرا و نیشتە جێ دەبن لە زەویدا و لە ناز و نیعمەتەکانی سوود وەردەگرن و بەهرەوەر دەبن. فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم. پاشان ئادەم لەلایەن پەروەردگاریەوە چەند وشە و نزایەکی وەرگرت، بەدڵ و بەکوڵ پاڕایەوە خودای میهرەبانیش نزاکەی وەرگرت و لێی خۆش بوو، چونکە بەڕاستی تەنها ئەو زاتێکی ئێزگار میهرەبان و تۆبە وەرگرە. قلنا اهبطوا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن تبع هداي فلا خوف عليهم ولا هم يحزنون. اینجا وتمان هەمووتان دەبێت دابەزن بۆ سەرزەوی، جا ئەگەر هەر کاتێک لەلایەن منەوە ڕێنماییتان بۆ هات هەرکەس شوێن ڕێنمایی من بکەوێت ئەوە نەترس و بیمیان لەسەر دەبێت، نەغەمگین و دڵتەنگ دەبن. والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب النار هم فيها خالدون. ئەوانەشی بێباوەڕ بوون و باوەڕیان بە ئاەتەکانی ئێمە نەبوو، ئەوانە نیشتەجێی دۆزەخن و بۆ هەتایی تێیدا دەمێننەوە. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأوفوا بعهدي أوف بعهدكم وإياي فارهبون. ئەی نەوەی ئیسرائیل، نەوەی حەزرەتی یعقوب، یادی ناز و نیعمەتی من بکەنەوە کە بەسەرتاندا ڕژاندومە و بە وەفا و بە ئەمەک بن و پەیمانەکەم جێبەجێ بکەن کە ئیمان و کردەوەی چاک و باوەڕکردنە بە هەموو پێغەمبەران بەبێ جیاوازی. ئەوسا منیش پەیمانی خۆم بەجێ دەهێنم کە جێنشینکردنتانە لە دنیادا و بەهەشتی بەرینە لە قیامەتدا، با ترس و بیمتان تەنها لە من هەبێت تا ئاسوودەی ڕەهاتان پێ ببەخشم. وآمنوا بما أنزلت مصدقا لما معكم ولا تكونوا أول كافر به ولا تشتروا بآياتي ثمنا قليلا
فاتقون هەروەها ئیمان بهێنن بەو قورئانەی کە ناردوومەتە خوارەوە کە پاڵپشتی پەیامەکەی لای ئێوەیە مەبنە یەکەم بێ بڕوا پێی لە جیاتی یەکەم باوەڕدار و ئاەتەکانم بە نرخێکی کەم مەگۆڕنەوە لە پێناوی بەدەستهێنانی هەندێ مەرامی کەم و نرخی دنیا تەنها لە من بترسن و خۆتان لە خەشمی من بپارێزن ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون نەکەن ڕاستی و بەتاڵ حەق و ناحەق بەیەکەوە بەئاڵێن و حەق مەشارنەوە درۆ دامەپۆشن بەڕاست لە کاتێکدا خۆشتان حەق و ڕاستی دەزانن کامەیە وأقيموا الصلاة وآتوا الزكاة واركعوا مع الراكعين نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن بە دروشمەکانیانەوە و زەکاتش بدەن لەگەڵ کوڕنوش بەراندا کوڕنوش ببەن بۆ پەروەردگارتان أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون کەی ئەوە ڕاستە فەرمانی چاکە بە خەڵکی بدەن و خۆتان فرامۆش بکەن لە کاتێکدا خۆ ئێوە کتێبی خوددا تەورات دەخوێننەوە دەزانن سزای گفتاری بێ ڕەفتار چۆنە جا ئایا ژیریتان ڕێتان لێ ناگرێت لەو هەڵوێسە ناشرینە واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين ئێوە هەوڵ بدەن پشت ببەسن بە ئارامگرتن و نوێژکردن بۆ گەیشتن بە ئامانج بەڕاستی نوێژ ئەرکێکی گەورە و گرانە مەگەر لەسەر ئەو کەسانەی کە بە خۆشەویستی و سۆزەوە خوددا پەرستی ئەنجام دەدەن و باوەڕی دامەزراویان هەیە الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون ئەوانەی دەزانن بێگومان بە دیداری پەروەردگاریان شاد دەبن و باوەڕی پتەویان هەیە کە بۆ لای ئەو دەگەڕێنەوە يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين ئەینەوەی ئیسرائیل یادی ناز و نیعمەتەکانم بکەنەوە کە ڕشتومە بەسەرتاندا بێگومان من گرنگی زۆرم پێداون و ناز و نیعمەتی زۆرم پێبەخشیون لە خواردن و خواردنەوە لە معجزەی جۆرە و جۆر لە چارەسەرکردنی کێشەکانیان من زیادە ڕێزی ئێوەم داوە بەسەر هەموو خەڵکیدا ئەلبەتە لە سەردەمی خۆیاندا و ئەوانەی کە پابەندی ئاینی خوددا بوون بەتایبەتی پێغەمبەران و پیاو چاکان واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا ولا يقبل منها شفاعة ولا يؤخذ منها عدل ولا هم ينصرون خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە کەس فریای کەس ناکەوێت و کەس هیچی لە دەست نایەت و تکاکاری کەسیش وەرناگیرێت و بارمتە و گۆڕانکاری تێدا ئەنجام نادرێت و ئەو کەسانەی خوددا ناسن یارمەتی نادرێن و سەر ناخرێن وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب يذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم بیری نیعمەتی ڕزگار بوونیشتان بکەنەوە کاتێک ڕزگارمان کردن لە دەستدار و دەستەی فرعون کە خراپترین سزا و ئازاریان دەدان کوڕەکانتانیان سەردەبڕین و ئافرەتەکانتانیان دەهێشتەوە بۆ کارەکەری و خزمەت ئەوەش بۆ ئێوە توش هات و تاقیکردنەوەیەکی گەورە بوو بۆتان لەلایەن پەروەردگارتانەوە تا پشت بەو زاتە ببەسن و بڕوای تەواوتان پێ هەبێت وإذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون وأنتم تنظرون یادی ئەو نیعمەتە بکەنەوە کە لەبەر خاتری ئێوە دەریاکەمان لەت کرد ئینجا ڕزگارمان کردن دار و دەستەی فرعونمان نغڕۆ کرد لە کاتێکدا ئێوە بە چاوی خۆتان بینیتان و تەماشاتان دەکردن وإذ واعدنا موسى 40 ليلة ثم اتخذتم العجل من بعده وأنتم ظالمون
یادی ئەو نیعمەتە بکەنەوە کاتێک چل شەو وادەمان دانا بۆ موسا بۆ پارانەوە و نزا پاشان گوێرەکەکەتان کردە خوداتان بێگومان ئێوە ستەمکار بوون. ثم عفونا عنكم من بعد ذلك لعلكم تشكرون. پاشان لەو هەموو هەڵانەتان خۆش بووین بۆ ئەوەی سپاس گوزاری بکەن. وإذ آتينا موسى الكتاب والفرقان لعلكم تهتدون. یادی ئەو نیعمەتە بکەنەوە کاتێک کتێبی تەورات و جیاکەرەوەی ڕەوا و ناڕەوامان بەخشی بە موسا بۆ ئەوەی ڕێبازی هیدایەت بگرنە بەر لە گومڕایی ڕزگارتان بێت. وإذ قال موسى لقومه يا قوم إنكم ظلمتم أنفسكم باتخاذكم العجل فتوبوا إلى بارئكم فاقتلوا أنفسكم ذلكم خير لكم عند بارئكم فتاب عليكم إنه هو التواب الرحيم. یادی ئەو نیعمەتە بکەنەوە کاتێک موسا بە قەوم و هۆزی خۆی وت ئەی قەوم و هۆزەکەم بەڕاستی ئێوە بەو گوێرەکە پەرستیە ستەمتان لە خۆتان کردووە دەی بگەڕێنەوە بۆ لای بەدیهێنەرتان و تەوبە بکەن و اینجا خۆتان بکوژن بێتاوان تاوانبار بکوژێت ئەوە باشترە بۆتان چونکە تاوانەکەتان زۆر گەورەیە. پاشان ئەویش واتە خوددا دوای لەناوبردنی هەندێک لە تاوانباران تۆبەی وەرگرت لەوانەی مابوون. لە ڕاستیدا تەنها ئەو زاتە ئێجگار تەوبە وەرگر و بەڕەحم و دلۆڤانە. وإذ قلتم يا موسى لن نؤمن لك حتى نرى الله جهرة فأخذتكم الصاعقة وأنتم تنظرون. یادی ئەو نیعمەتە بکەنەوە کەوتتان ئەی موسا هەرگیز باوەڕت پێ ناهێنین تاوەکو بە ئاشکرا و بە چاوی خۆمان خوددا نەبینین. ئیتر یەکسەر هەورە بروسکەکە لەیدان لە کاتێکدا کە تەماشاتان دەکرد و بە دەور و بەری خۆتاندا دەتان ڕوانی بەسەر سامیەوە بیرتان دەکردەوە. ثم بعثناكم من بعد موتكم لعلكم تشكرون. پاشان زیندومان کردنەوە و ژیانمان پێبەخشینەوە لە دوای ئەو مەرگەتان بۆ ئەوەی سوپاس گوزاری بکەن. وظللنا عليكم الغمام وأنزلنا عليكم المن والسلوى كلوا من طيبات ما رزقناكم وما ظلمونا ولكن كانوا أنفسهم يظلمون. هەروەها لە ناز و نیعمەتەکانی خوددا بۆتان ئەوەیە ئێمە هەورمان بۆ کردن بە سێبەر و گەزۆمان بۆ باراندن و پەلەوەڕی شەلاقەمان بۆ ناردن دەبخۆن لەو ڕزق و ڕۆزیە چاکانەی کە پێمان بەخشیون بەڵام لەبەر بێدینی و ستەمیان تۆڵەمان لێسەندن. جاوە نەبێت ئەوانە ستەمیان لە ئێمە کرد بێت بەڵکو هەر ستەمیان لە خۆیان دەکرد. وإذ قلنا ادخلوا هذه القرية فكلوا منها حيث شئتم رغدا وادخلوا الباب سجدا وقولوا حطة نغفر لكم خطاياكم وسنزيد المحسنين. یادی ئەو نیعمەتە بکەنەوە کاتێک وتمان بچنە ئەم شارەوە کە قودسە جا هەرچی حەزی لێ دەکەن لەوێ لە هەر جێیەکی بە فراوانی و خۆشی بیخۆن لە دەواازەی شارەکە بەڕێز و کوڕنوشی پێزانینەوە بچنە ژوورەوە و بڵێن خوددایە لە تاوانەکانمان ببوورە ئەو کاتە ئێمەش لە هەڵە و تاوانەکانتان دەبورین ئێمە پاداشتی چاکەکاران لە ئایندەدا زۆر بە زیادەوە دەدەینەوە. فبدل الذين ظلموا قولا غير الذي قيل لهم فأنزلنا على الذين ظلموا رجزا من السماء بما كانوا يفسقون. کەچی ئەوانەی ستەمیان کردبوو یەکسەر گفتارەکەیان گۆڕی بە شتێک بێجگەلەوەی پێیان وترا بوو واتە بەلوود بەرزیەوە چوونە ژوورەوە جا ئێمەش لە ئاسمانەوە سزایەکمان دابەزاندە سەر ئەوانەی ستەمیان کرد بەهۆی ئەوەی لە فەرمانی خوددا دەرچوون. وإذ استسقى موسى لقومه فقلنا اضرب بعصاك الحجر
فانفجرت منه 12 عينا قد علم كل أناس مشربهم كلوا واشربوا من رزق الله ولا تعثوا في الأرض مفسدين. یادی و نیعمەتە بکەنەوە کاتێک موسا بۆ قەوم و گەلەکەی خۆی داوای بارینی بارانی کرد. ئێمەش پێمان وت بە گۆچانەکەت بدە بە تاشە بەردەکەدا، جا هەرکە ئەو کارەی ئەنجامدا بەردەکە 12 کانی لێ هەڵقوڵا. بێگومان هەر هۆزێک چاوگەی خۆی ناسی. اینجا پێمان وتن دەبخۆن و بخۆنەوە لە ڕزق و ڕۆزی و بەخششی خوددا و تاوان و خراپە مەکەن لەسەر زەویدا لە کاتێکدا کە بە چاندنی تۆوی خراپەوە خەریکن. وإذ قلتم يا موسى لن نصبر على طعام واحد فادع لنا ربك يخرج لنا مما تنبت الأرض من بقلها وقثائها وفومها وعدسها وبصلها قال أتستبدلون الذي هو أدنى بالذي هو خير اهبطوا مصرا فإن لكم ما سألتم وضربت عليهم الذلة والمسكنة وباءوا بغضب من الله ذلك بأنهم كانوا يكفرون بآيات الله ويقتلون النبيين بغير الحق ذلك بما عصوا وكانوا يعتدون. یادی و نیعمەتە بکەنەوە کاتێک بە موساتان وت ئێمە هەرگیز لەسەر یەک جۆر خۆراک ئۆقرە ناگرین و بە تەنها جۆرێک خواردەمەنی ڕازی نین. لەبەر ئەوە داوا لە پەروەردگارت بکە لە ڕزق و ڕۆزی و بەروبوومی زەویمان بۆ بەرهەم بهێنێت لە ڕوەچی پاقلەی و خەیار و سیر و نیسک و پیاز. موسا پێیوتن باشە چۆن ئێوەشتی کەم و کەم بایەخ و ناتەوە وەردەگرن لە جیاتی شتی لەو چاکتر و باشتر. دەدا بەزن بۆ شارێک بیابانی سینا بەجێ بهێڵن. اینجا بەڕاستی ئەوەی داوای دەکەن دەستان دەکەوێت. جا بەهۆی ئەو بیر و باوەڕ و بیان و گرتن و لاساریەیانەوە سوچی و ڕیسوایی و لاتی و زەبوونی درا بەسەریاندا و شایەنی خەشم و قینی خوداش بوون، چونکە ئەوان بەڕاستی باوەڕیان نەدەکرد بە ئاەتەکانی خوددا و پێغەمبەرەکانیان بەناحەق دەکوشت. ئەوەش بەهۆی ڕۆچوونیانەوە لە یاخیبوون و نافەرمانیدا هەمیشە دەست درێژیان دەکرد. ئێستش بەردەوامن لەسەر بەرنامەی باب و باپیرانی خوانەناسیان. إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. بێگومان ئەوانەی باوەڕیان هێنا لە ئومەتی محەممەد ئەوانەشی بوونە جوولەکە شوێن کەوتەی ڕاستەقینەی موسان، گاورەکانیش کە شوێن کەوتەی ڕاستەقینەی ئەیسان، سابیئەش کە شوێن کەوتەی ڕاستەقینەی داودن. ئەوانە هەر دەستەیەکیان باوەڕی دامەزراوی هێنابێت بە خوددا و ڕۆژی دوایی و کار و کردەوەی چاکەی ئەنجام دابێت. جا ئەوانە پاداشتیان لای پەروەردگاریانە، نەترس و بیمیان دەبێت، نەغەم و پەژارەش ڕوویان تێدەکات. وإذ أخذنا ميثاقكم ورفعنا فوقكم الطور خذوا ما آتيناكم بقوة واذكروا ما فيه لعلكم تتقون. یادی و نیعمەتەش بکەنەوە کاتێک پەیمانمان لێ وەرگرتن کە پەیڕەوی تەورات بکەن و چێوی تووڕمان بەڕاسەرتانەوە ڕاگرت و پێمان وتن ئەو بەرنامەیەی پێمان داون بەتوندی بیگرن، ئەجینا ئەم چیە دەدەین بەسەرتاندا. هەمیشەش با لەبیرتان بێت چی تێدایە و چیتان لێ دەخوازێت بۆ ئەوەی لە خوددا ترس و پارێزکار بن. ثم توليتم من بعد ذلك فلولا فضل الله عليكم ورحمته لكنتم من الخاسرين. کەسی پاش ئەوانە هەموو ڕووتان وەرچەرخاند لە ڕێبازی خوددا، پەیمانەکەتان شکاند. ئەو کاتە ئەگەر بەزەی و یارمەتی و فەزلی خوددا نەبوایە لەسەرتان ئەوە دەچوونە ڕیزی خەسارەتمەندانەوە. ولقد علمتم الذين اعتدوا منكم في السبت فقلنا لهم كونوا
قردة خاسئين. سوێن بە خوددا بێگومان زانیوتانە و ئاگادارن چیمان بەسەر ئەوانەتاندا هێنا ڕۆژانی شەممە دەستدرێژیان دەکرد و لە سنوور دەردەچوون. لەبەر ئەوە بڕیارماندا و وتمان ببنە مەیمونی دوورخراوە لە ڕەحمەتی خوددا بڕیار بوو جوولەکەکانی شارەکەی قەراق دەریا ئیلیا ڕۆژانی شەممە تەرخان بکەن بۆ خوددا پەرستی و ڕاوە ماسی تێدا نەکەن. دیارە ماسیەکانیش هەستیان بەوە کردووە بۆیە لەو ڕۆژەدا خۆیان نواندووە. جوولەکەش بە سروشت زۆر بەتەماعن بیریان کردەوە لە تەکبیر و فێڵێک ئەویش بەوەی کە لە ڕۆژی هەینیدا دا و تۆڕیان بۆ بنێنەوە تا لە شەممەدا تێی بکەون. ڕۆژی یەکشەممە چی کەوتۆتە دا و تۆڕەکانەوە دەری بهێنن. فجعلناها نكالا لما بين يديها وما خلفها وموعظة للمتقين. اینجا ئەو بە مەیمون کردنەمان جێڕا بە پند و عیبرەت بۆ ئەوانەی کە هاوچەرخی ڕووداوەکە بوون و بۆ ئەوانەش لە دوای ئەوان دێن. هەروەها کردمانە ئامۆژگاری بۆ خوداناس و پارێزکاران. وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة قالوا أتتخذنا هزوا قال أعوذ بالله أن أكون من الجاهلين. یادی و نیعمەتە بکەنەوە کاتێک موسا بە قەومەکەی وت بێگومان خوددا فەرمانتان پێدەدات کە مانگایەک سەر ببڕن. کاتێک یەکێکیان لێ کوژرا بوو بکوژەکەش لای زۆربەیان نادیار بوو. هانا و هاواریان برد بۆ موسا وتیان ئایا دەمانکەیتە گاڵتە جاری خۆت؟ موسا وتی پەنادەگرم بە خوددا بچمە ڕیزی نەفامانەوە گاڵتە بە خەڵکی بکەم. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي قال إنه يقول إنها بقرة لا فارض ولا بكر عوان بين ذلك فافعلوا ما تؤمرون. اینجا وتیان جاکەوایە لە پەروەردگارت داوا بکە بۆمان ڕوون بکاتەوە ئەو مانگایە کامەیە. موسا وتی بەڕاستی خوددا دەفەرموێت ئەو مانگایە نەپیرە و نەپارێنە بەڵکو میانە ساڵە. ئیتر ئەوەندە قوڵی مەکەنەوە و لەسەری مەڕۆن چ فەرمانێکتان پێدراوە جێبەجێ بکەن. قالوا ادع لنا ربك يبين لنا ما لونها قال إنه يقول إنها بقرة صفراء فاقع لونها تسر الناظرين. کەچی وتیان لە پەروەردگارت داوا بکە بزانین ڕەنگی چۆنە. موسا وتی بێگومان خوددا دەفەرموێت ئەو مانگایە مانگایەکی ڕەنگ زەردی تۆخە تەماشاکەرانی دڵخۆش دەکات. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي إن البقرة شابه علينا وإنا إن شاء الله لمهتدون. کەچی هەروتیان لە پەروەردگارت داوا بکە تا بە تەواوی بۆمان ڕوون بکاتەوە بزانین کامەیە چونکە بەڕاستی ئەم گاگەلە سەری لێ تێک داوین و ڕەنگی زۆربەیان لە یەک دەچێت. ئەو مانگایەمان بۆ نادۆزرێتەوە. بەڕاستی ئێمە ئەگەر خوددا ویستی لەسەر بێت ڕێنمووی وەردەگرین. قال إنه يقول إنها بقرة لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها قالوا الآن جئت بالحق فذبحوها وما كادوا يفعلون. موسا وتی بەڕاستی خوددا دەفەرموێت ئەوە مانگایەکە هێشتا ڕانەهێنراوە زەوی بچێڵێت و جوود بکات ئەو دێری کشت و کاڵیش ناکات بێ عیبە و یەک ڕەنگە و هیچ پەڵەیەکی تێدا نییە. ئەوسا وتیان ئێستا ئیتر هەواڵی ڕاستەقینەت پێداین. ئیتر دوای هەوڵ و کۆشیێکی زۆر بەدەستیان هێنا و سەریان بڕی هەرچەندە خەریک بوو ئەو کارەش نەکەن. وإذ قتلتم نفسا فادارأتم فيها والله مخرج ما كنتم تكتمون. یادی نیعمەتی ئاشکرابوونی بکوژەکە بکەنەوە چۆن کاتێک کەسێکتان کوشت و یەکسەر ئاژاوە لە نێوانتاندا بەرپا بوو. خودداش ئەوەی دەتان شاردەوە دەری دەخست و ئاشکرای کرد کە بکوژەکە چێ. فقلنا اضربوه ببعضها كذلك يحيي الله الموتى ويريكم آياته لعلكم تعقلون.
اینجا وتمان بە پارچەیەک لەو مانگا سەربڕاوە بدەن بەلاشەی کوژراوەکەدا دیارە بەویستی خوددا وەک معجزەیە کوژراوەکە زیندوو بۆتەوە و ڕاستی بکوژەکەی خۆی وتووە جا بەو شێوەیە بە ئاسانی خوددا مردووان زیندوو دەکاتەوە و دەسەڵاتی خۆیتان نیشان دەدات بۆ ئەوەی تێبگەن و ژیر بن. ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار وإن منها لما يشقق فيخرج منه الماء وإن منها لما يهبط من خشية الله وما الله بغافل عما تعملون. پاشان لەوە دوا دڵەکانتان ڕق بوو هەر وەک بەرد ئەی جوولەکەکان بەڵکو ڕقتریش چونکە بەڕاستی بەرد هەیە ڕووباری لێ هەڵدەقوڵێت هەشیانە لەت دەبێت و ئاوی لێ دێتە دەرەوە هەشیانە لە ترسی خوددا لە لووتکەی شاخەکان بەردەبێتەوە خودداش بێ ئاگا نییە لەو کار و کردوانەی ئەنجامی دەدەن. أفتطمعون أن يؤمنوا لكم وقد كان فريق منهم يسمعون كلام الله ثم يحرفونه من بعد ما عقلوه وهم يعلمون. ئایا ئێوە ئەی گروی ئیمانداران بەتەمان و ئومێدەوارن کە جوولەکە ئیمان و باوەڕ بهێنن بە ئاینەکەی ئێوە لە کاتێکدا بێگومان دەستەیەک لە شارەزاکانیان گفتاری خودایان بیست لە تەوراتدا لەوە دوا دەستکاریان دەکرد دوای ئەوەی کە تێیگەیشت بوون و دەیانزانی ڕاستیەکەی کامەیە. وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلا بعضهم إلى بعض قالوا أتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به عند ربكم أفلا تعقلون. لمدينة جوولەکەکان هەر کاتێک تووشی ئیمانداران دەهاتن دەیانگوت ئێمە ژیمانمان هێناوە و موسڵمان بووین بەڵام کاتێک پێکەوە کۆ دەبوونەوە لەگەڵ بەناو زانا و دڕڕەقەکانیان بە یەکتریان دەگوت ئەوە بۆ ئێوە ئەو شتانیان بۆ باز دەکەن کە خوددا بۆ ئێوەی لە تەوراتدا باز کردووە دەربارەی پێغەمبەرەتی محەممەد صلی الله عليه وسلم تاوەکو بیکەنە بەڵگە بەسەرتانەوە لای پەروەردگارتان. ئایا ئێوە عەقڵتان بەو جۆرەشتانە ناشچێت و ژیریتان ناخەنە کار؟ أولا يعلمون أن الله يعلم ما يسرون وما يعلنون. ئایا ئەوانە نازانن کە بەڕاستی خوددا دەزانێت چی پەنهان دەکەن و چیش ئاشکرا دەکەن لە گفتار و کردار و نیەتیان؟ ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإن هم إلا يظنون. هەندێک لەو جوولەکانە نەشارە زاو نەخوێندەوارن وا دەزانن کتێبی تەورات بێجگە لە چەند ئاوات و هیوایەک هیچی تر نییە ئەوانە هەر گومانیان کردوتە پیشەی خۆیان وا دەزانن بەهەشتیان بۆ خۆیان مسۆگەر کردووە. فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. ساوا ويلا بۆ ئەو کەسانی کتێب دەنووسن بەدەستی خۆیان و پاشان دەڵێن ئەمە لەلایەن خودداوەیە تا کەمێک لە ماڵی دنیا بەدەست بهێنن جا وەیل بۆ ئەو دەست و قەڵەمانەی کەشتیوا دەنووسن و وەیل بۆ ئەو کەسانەی کە کەسابەتی ئاوا ئەنجام دەدەن. وقالوا لن تمسنا النار إلا أياما معدودة قل أتخذتم عند الله عهدا فلن يخلف الله عهده أم تقولون على الله ما لا تعلمون.
جولەکەکان دەڵێن چەندە گوناهبار بین تەنها چەند ڕۆژێکی کەم لە دۆزەخدا دەمێنینەوە. پێیان بڵێ باشە ئێوە پەیمانتان لە خوددا وەرگرتووە تا هەرگیز خودای گەورە پەیمان شتێنی نەکات، یا هەردەتانەوێت شتێک بڵێن بەدەم خودداوە کە هیچ بناغەیەکی نییە و هەر نازانن چی دەڵێن. بلى من كسب سيئة وأحاطت به خطيئته فأولئك أصحاب النار هم فيها خالدون. نەخێوانیە ئەو کەسەی گوناه و تاوان ئەنجام بدات و تاوانەکانی هەموو لایەکی دابگرێت ئاشکرا و نادیاری، ئەو جۆرە کەسانە نیشتەجێی ئاگری دۆزەخن و بۆ هەمیشەیی تێیدا دەمێننەوە، لا هەرنەتەوە و هۆز و تیرە و تایەفەیەک بن. والذين آمنوا وعملوا الصالحات أولئك أصحاب الجنة هم فيها خالدون. ئەو کەسانەشی باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکان ئەنجام دەدەن هەر ئەوانن نیشتەجێی بەهەشتن و تێیدا ژیانی هەتا هەتایی دەبەنە سەر لە هەرچین و توێژ و ڕەگەزێک بن. وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا وذي القربى واليتامى والمساكين وقولوا للناس حسنا وأقيموا الصلاة وآتوا الزكاة ثم توليتم إلا قليلا منكم وأنتم معرضون. یادی و نیعمەتە بکەنەوە کاتێک پەیمانمان وەرگرت لانەوەی ئیسرائیل کە جگەل لە خوددا کەسی تر نەپەرستن و لەگەڵ دایک و باوکدا چاکەکار بن، هەروەها لەگەڵ خزمان و هەتیوان و هەژارانیشدا و گفتاری چاک و جوان ڕوو بە خەڵکی بڵێن. هەروەها نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن و زەکاتش بدەن، پاشان ئێوە لە جیاتی گوێڕایەڵی پشتان تێکرد جگە لە کەمێکتان نەبێت لە کاتێکدا زۆربەتان لەو هەموو ئامۆژگاریە بە سوودانە ڕوو وەردەچەخێن و پشتی تێدەکەن. وإذ أخذنا ميثاقكم لا تسفكون دماءكم ولا تخرجون أنفسكم من دياركم ثم أقررتم وأنتم تشهدون. یادی و نیعمەتە بکەنەوە کاتێک پەیمانمان لە ئێوە وەرگرت کە ئیتر خوێنی یەکتر بەنا حەق نەڕێژن و یەکتر لە ماڵ و حاڵی خۆتان دەربەدەر نەکەن، پاشان بڕیاریشتان لەسەر ئەوەدا و لە کاتێکدا خۆشتان شایەتی لەسەر ئەمە دەدەن. ثم أنتم هؤلاء تقتلون أنفسكم وتخرجون فريقا منكم من ديارهم تظاهرون عليهم بالإثم والعدوان وإن يأتوكم أسارى تفادوهم وهو محرم عليكم إخراجهم أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا ويوم القيامة يردون إلى أشد العذاب وما الله بغافل عما تعملون. لو دعاء وهر أوانا ئاماژەیە بۆ جلوکەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریکی یەکتر کوشتنن، دەستەیەک لە خزمانی خۆتان لە ماڵ و حاڵی خۆیان دەربەدەر دەکەن، پشتی یەکتر دەگرن دژ بە دەستەیەکتان بە تاوان و دژمنایەتی، کەچی ئەگەر بەدیلی دەستی دژمن بکەوتنایە ئەوە ئێوە فیدیەتان بۆ دەدان و ئازادتان دەکردن. لە حاڵێکدا دەربەدەرکردنەکەیان لەسەرتان حرامە، کەوابوو چۆن دەبێت باوەڕتان بە بەشێکی تەورات هەبێت و بە بەشێکی تری باوەڕتان نەبێت؟ ئایا پاداشتی ئەوەتان کە ئەو کارە دەکات جگەل لە سەرشۆڕی و سوچی نەبێت لە ژیانی دنیادا هیچی تر هەیە؟ لە ڕۆژی قیامەتیشدا دەگەڕێنرێنەوە بۆ ناو سەختترین سزا. خوداش بێ ئاگا نییە لەو کارانەی کە ئێوە ئەنجامی دەدەن.
أولئك الذين اشتروا الحياة الدنيا بالآخرة فلا يخفف عنهم العذاب ولا هم ينصرون. ئەوانن کە ژیانی دنیایان کڕی و گۆڕیویانەتەوە بە ژیانی بەهەشت و دوا ڕۆژ، لەبەر ئەوە سزایان لەسەر کەم ناکرێتەوە و ئەوانە هەرگیز یارمەتی نادرێن و سەر ناخرێن. ولقد آتينا موسى الكتاب وقفينا من بعده بالرسل وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس أفكلما جاءكم رسول بما لا تهوى أنفسكم استكبرتم ففريقا كذبتم وفريقا تقتلون. سوێن بێت بێگومان ئێمە تەوراتمان بەخشی بە موسا و بەردەوام دوای ئەویش پێغەمبەرانمان ڕەوانە کرد و بە ئیسای کوڕی مەریەم بەڵگە و نیشانە و معجزەی جۆرە و جۆرمان بەخشی، هەروەها پشتگیریمان کرد بە فریشتە جبرائیل. ئایا چۆن دەبێت هەر کاتێک پێغەمبەرێکمان ڕەوانە کرد بێت بەڵام لەگەڵ ئارەزوەکانی ئێوەدان نەکونجا بێت خۆتان بەزل زانیوە و لوتتان بەرز کردوتەوە و بڕواتان نەهێناوە، ئەوسا دەستەیەکتان بەرنامەی خوداتان بەدرۆزانیوە و هەندێکیشتان پێغەمبەرانتان دەکوت. وقالوا قلوبنا غلف بل لعنهم الله بكفرهم فقليلا ما يؤمنون. هەروەها جولەکەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان دڵەکانمان داخراوە لە گفتاری تۆ تێناگەین، نەخێوانیە ئەوانە خوا نەفرینی لێکردون بەهۆی کوفر و خوانەناسیانەوە کەوابوو بە کەم شت بڕوا دەکەن. ولما جاءهم كتاب من عند الله مصدق لما معهم وكانوا من قبل يستفتحون على الذين كفروا فلما جاءهم ما عرفوا كفروا به فلعنة الله على الكافرين. کاتێک لەلایەن خوداوە کتێبێک قورئان هات بۆیان کە ئەو کتێبانەی ئەوانش پەسەند دەکات و بەڕاستی دەزانێت، ئەوان پێشتر داوای سەرکەوتن و زاڵبوونیان بەسەر ئەوانەی بێباوەڕبوون لە خوددا دەکرد بەهۆی شوێن کەوتنیان بۆ پێغەمبەر، کەچی کاتێک ئەو پێغەمبەریان بۆ هات کە دەیان ناسی بڕوایان پێ نەکرد، کەواتە با نەفرین و لعنەتی خوددا لەسەر کافران بێت. بئس ما اشتروا به أنفسهم أن يكفروا بما أنزل الله بغيا أن ينزل الله من فضله على من يشاء من عباده فباءوا بغضب على غضب وللكافرين عذاب مهين. ئەو جوولەکانە خۆیان بە شتێکی ناپەسند فرۆشت، هەڵوێستێکی نادروستیان نواند، کاتێک کافر بوون بەو قورئانەی خوددا ناردوویەتی لە حەسوودی و سەرکەشیدا ڕەخنەیان گرت و وتیان بۆچی خودای گەورە دەرگای فەزڵ و لای ڕەحمەت دەکاتەوە لە هەر کەسێک بیەوێت لە بەندەکانی، ئەوسا ئیتر دووچاری یەک لە دوای یەکی ڕق و خەشمی خوددا بوون، چونکە ئەوە نەبێت تەنها کافر بووبن بە محەممەد صلی الله عليه وسلم و بە قورئان، بەڵکو کافر بوون بە موسا و تەوراتیش کە داوای شوێن کەوتنی محەممەدیان لێ دەکات و بۆ کافر و خوانەناسان سزایەکی ڕسواکەر ئامادەیە. وإذا قيل لهم آمنوا بما أنزل الله قالوا نؤمن بما أنزل علينا ويكفرون بما وراءه وهو الحق مصدقا لما معهم قل فلم تقتلون أنبياء الله من قبل إن كنتم مؤمنين. کاتێک پێیان دەوترێت باوەڕ بهێنن بەوەی کە لەلایەن خودداوە ڕەوانەکراوە دەڵێن ئێمە تەنها باوەڕمان بەوە هەیە کە بۆ ئێمە ڕەوانەکراوە و باوەڕ ناهێنین بە هەموو ئەوانەی کە دوای تەورات هاتووە وەکو ئینجیل و قورئان، لە کاتێکدا کە هەرە و قورئانە حەقە و ڕاستیە و بەڕازدانەری تەوراتی ئەوانیشە.
پێیان بڵێ ئەی کەواتە بۆچی پێشتر پێغەمبەرەکانی خواتان دەکوشت ئەگەر ئێوە ئیماندارن بە تەورات. وَلَقَدْ جَاءَكُم مُوسَى بِالْبَيِّنَاتِ ثُمَّ اتَّخَذْتُمُ الْعِجْلَ مِن بَعْدِهِ وَأَنتُمْ ظَالِمُونَ. سوێن بە خوددا بەڕاستی موسا نیشانەی فرە و معجزەی زۆری بۆ هێنان کەچی کاتێک کەچوو بۆ نوزای پەروەردگار لە چێوی توور ئێوە گوێرەکەکەتان پەرست بەڕاستی ئێوە ستەمکارن. وَإِذْ أَخَذْنَا مِيثَاقَكُمْ وَرَفَعْنَا فَوْقَكُمُ الطُّورَ خُذُوا مَا آتَيْنَاكُمْ بِقُوَّةٍ وَاسْمَعُوا قَالُوا سَمِعْنَا وَعَصَيْنَا وَأُشْرِبُوا فِي قُلُوبِهِمُ الْعِجْلَ بِكُفْرِهِمْ قُلْ بِئْسَ مَا يَأْمُرُكُمْ بِهِ إِيمَانُكُمْ إِن كُنتُم مُّؤْمِنِينَ. یادیان بێنەرەوە ئەو سەردەمەی کە پەیمانمان لێ وەرگرتن و چێوی تووڕمان بەسەردا بەرزکردنەوە و فەرمانمان پێدان ئەوەی پێمان بەخشیون لە تەورات بەتوندی بیگرن و لێی لامەدەن و گوێ بیست بن بەدەم وتیان گوێ ڕایەڵین بەڵام بەکردەوە پێچەوانیان کرد و یاخی بوون و گوێرەکە پەرستی لە دڵ و دەرونیاندا ڕوابوو بەهۆی بێباوەڕیانەوە. پێیان بڵێ ئیمانەکەتان شتی ناڕەواتان پێدەکات ئەگەر ئێوە ئیماندارن. باو باپیرانتان گوێرەکە پەرست و پێغەمبەر کوژ ئێوەش سەرسەخت و بێباوەڕ. قل إن كانت لكم الدار الآخرة عند الله خالصة من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين. أي محمد پێیان بڵێ ئەگەر ڕاست دەکەن و باوەڕتان وایە کەماڵی ئەو دنیا بەهەشت لای خوا تایبەتمەندە بە ئێوە نەک خەڵکی تر دا ئاواتی مردن بخوازن ئەگەر ڕاست دەکەن تا زوو بچنە ناو بەهەشت. ولن يتمنوه أبدا بما قدمت أيديهم والله عليم بالظالمين. بەڵام ئەوانە هەرگیز بەهۆی ڕەفتاری نادروست و دەست پێشخەری ناپەسندیانەوە ئاواتی مرگ ناخوازن. خوداش چاک ئاگادارە لە حاڵی ستەمکاران. ولتجدنهم أحرص الناس على حياة ومن الذين أشركوا يود أحدهم لو يعمر 1000 سنة وما هو بمزحزحه من العذاب أن يعمر والله بصير بما يعملون. سوێن بێت ئەو جوولەکانە دەبینیت کە لە هەموو خەڵک بەپەرۆشترن لەسەر دنیا و ژیانی دنیا بە هەر جۆرێک بێت هەتا بگرە لە هاوڵ پەرست و مشریکەکانیش هەر یەک لەوانە ئاوات دەخوازێت کە 1000 ساڵ تەمەنی بێت هەرچەندە وەنەبێت تەمەنی درێژیان لە سزا ڕزگاریان بکات. خداش زۆر بینایە بەو کردوانەی کە ئەنجامی دەدەن. قل من كان عدوا لجبريل فإنه نزله على قلبك بإذن الله مصدقا لما بين يديه وهدى وبشرى للمؤمنين. أي محمد پێیان بڵێ هەر کەسێک دوژمنی جوبرائیلە با بزانێت کە هەر ئەو جوبرائیلە بە فەرمانی خوددا ئەو قورئانەی دابەزاندۆتە سەر دڵت کە کتێبە پێشوەکان بەڕاست دادەنێت و ڕێنمووی چاکە دەکات و موژدە بەخشیشە بە ئیمانداران. من كان عدوا لله وملائكته ورسله وجبريل وميكال فإن الله عدو للكافرين. ئەو کەسەی دوژمن بێت بە خوددا و فریشتەکانی و پێغەمبەرەکانی بەتایبەت جبرائیل و میکائیل ئەوە با بزانێت و دڵنیا بێت کە خودای گەورە دوژمنی کافر و بێباوەڕانە. ولقد أنزلنا إليك آيات بينات وما يكفر بها إلا الفاسقون. سوێن بێت بە خوددا ئێمە بێگومان نیشانە و ئاەتی ڕوونمان بۆ تۆ ناردووە ئەی محەممەد کەس باوەڕی پێی لەق نابێت جگا لە دەروون نەخۆش و یاخی بووەکان. ئەوە كلما عاهدوا عهدا نبذه فريق منهم
بل أكثرهم لا يؤمنون ئەوە بۆ هەر جارێک پەیمانێکیان بەست بێت لەگەڵ خوددا و پێغەمبەر و مسلماناندا خێرا دەستەیەکیان پەیمانەکەیان شکاندووە بەڵکو زۆربەی زۆریان باوەڕ ناهێنن ڕێز و قەدری پەیمان و ئیمان ناگرن. ولما جاءهم رسول من عند الله مصدق لما معهم نبذ فريق من الذين أوتوا الكتاب كتاب الله وراء ظهورهم كأنهم لا يعلمون. کاتێکیش کە پێغەمبەرێکیان لەلایەن خودداوە بۆ هات مەبەست حەزرەتی محەممەدە صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەشدا کە پشتگیری لە ڕاستی تەورات دەکات دەستەیەک لە خاوەن کتێبەکان جوولەکەکان کتێبی خوددایان پشتگوێ خست و خۆیان لێ جێل کرد هەروەک هەواڵی وا نەزانن و نەیان بیست بێت. واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم ولقد علموا لمن اشتراه ما له في الآخرة من خلاق ولبئس ما شروا به أنفسهم لو كانوا يعلمون. جاجولەکەکان وازیان لە کتێبی خوددا تەورات هێنا و شوێنی ئەوەکەوتن کە شەیتانەکاندایان خوێندەوە دەربارەی دەسەڵات و حکومەتی سولەیمان ئاشکرایە کە هەرگیز سولەیمان کافر نەبووە بەڵکو شەیتانەکان کافر بوون و خەڵکیان فێری سەحر و جادوو دەکرد هەروەها مردومیان فێری ئەوە دەکرد کە بۆ هاروت و ماروت دابەزی بوو کە دوو فریشتە بوون لە بابل مەبەستیشان تێگەیاندنی خەڵکی بوو لە سەحر و جادوو ئەوانیش کەسیان فێری هیچ شتێک نەدەکرد تا پێیان نەوتە ئەم کارەی ئێمە بۆ تاقیکردنەوەی و خۆت کافر مەکە کەسی هەندێک هەر کۆڵیان نەدا و لەو فریشتانەوە شتیوا فێر دەبوون کە ژن و مێردی پێ لە یەک جودا بکەن هەرچەندە ئەو جادوگەرانە ناتوان هیچ زیانێک بە کەس بگێنن مەگەر ویستی خودای لەسەر بێت ئەو خەڵکە سەرگەردانە هەمیشە فێری شتێک دەبن کە زیانیان لێدەدا و سوودی نییە بۆیان بێگومان دەشزانن ئەوەی کاڵای وای کڕی بێت و شتی وا فێر ببێت لەو دنیا هیچ بەهرەیەکی دەست ناکەوێت بەڕاستی ئەو شتەی ئەوان خۆیان پێفرۆشتووە و کەوتونەتە داویەوە شتێکی زۆر ناپەسەندە ئەگەر بزانن و تێبگەن چونکە سحر و جادو چاواشە کاریە و کارێکی نادروستە. ولو أنهم آمنوا واتقوا لمثوبة من عند الله خير لو كانوا يعلمون. خۆگەر بەڕاستی و جوولەکان ئیمان و باوەڕیان بهێنایە و خۆیان بپاراز بوایە و جوان کار بوونایە کە بێگومان ئەمەش نایەتە دی ئەوە پاداشتێکیان لەلایەن خودای گەورەوە کە چاکتر و بەفەڕتر بوو دەست دەکەوت ئەگەر بیان زانیایە بیر و هۆشیان بەکار بهێنایە. يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا واسمعوا وللكافرين عذاب أليم. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە مەڵێن ڕائینە چونکە لە زمانی عیبریدا واتاکەی ناشرینە بۆ توانج و پلار بەکاردێت بەڵکو بڵێن ئونظورنا چاوەڕێ و سەیرمان بکە و بە چاچی و فەرمانە لە گوێ بگرن چونکە بۆ کافر و بێباوەڕان سزایەکی بە ئێشمان ئامادە کردووە بەتایبەت ئەوانەی گاڵتە بەدین و ئیمان و مقدسات دەکەن. ما يود الذين كفروا من أهل الكتاب ولا المشركين أن ينزل عليكم من خير من ربكم والله يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم. چ ئەوانەی کە کافرن لە خاوەن کتێبە ئاسمانیەکان
چ مشریک و هاوڵگەران حەز ناکەن لەلایەن پەروەردگارتانەوە هیچ خێر و بەرەکەتێک دابارێت بۆتان و ڕووتان تێبکات. لەگەڵەوەشدا خدا ڕەحمەتی خۆی تایبەت دەکات بە هەر کەسێک بێوێت و شایستە بێت. هەر خوداش خاوەنی فەزڵ و بەخششی گەورەیە. ما ننسخ من آية أو ننسها نأت بخير منها أو مثلها ألم تعلم أن الله على كل شيء قدير. هەر ئاەتێک بسڕینەوە یان بیخەینە بارودۆخی فەرامۆشیەوە و پشت گوێی بخەین چاکتر لەو یا وێنەی ئەو دەخەینە ڕوو. مەگەر نەتزانیوە کە خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە؟ ألم تعلم أن الله له ملك السماوات والأرض وما لكم من دون الله من ولي ولا نصير. ئایا نەتزانیوە ئەی محەممەد ئەی ئیماندار کە بەڕاستی هەر خوددا خاوەنی هەموو ئاسمانەکان و زەویە جگە لەو خوددایە هیچ پشتیوان و یاریدەدەرێکتان نییە؟ أم تريدون أن تسألوا رسولكم كما سئل موسى من قبل ومن يتبدل الكفر بالإيمان فقد ضل سواء السبيل. ئەی هاوڵان ئاخۆ ئێوەش دەتانەوێت داخوازی گەورە و ناقۆڵا لە پێغەمبەرەکەتان محەممەد بکەن هەر وەک کاتی خۆی داخوازی لە موسا کرا جا هەر کەسێک ئیمان و باوەڕ بگۆڕێتەوە بە کوفر ئەوە بێگومان ڕێبازی ڕاست و دروستی ون کردووە. ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره إن الله على كل شيء قدير. زۆرێک لە خاوەن کتێبەکانەوە تەخوازن لەبەر حەسوودی و ناپاچی خۆیان ئەگەر بۆیان بکرێت بتان جێڕنەوە ڕیزی بێباوەڕان. ئەمەش دوای ئەوەی کە حەق و ڕاستیان بە تەواوی بۆ ڕوون بۆتەوە. بەڵام ئێوە هەر لێیان ببورن و لێیان مەگرن و چاوپۆشیان لێ بکەن تا خوددا کاری خۆی ئەنجام دەدات و ویستی خۆی جێبەجێ دەکات. بێگومان خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. وأقيموا الصلاة وآتوا الزكاة وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله إن الله بما تعملون بصير. کەواتە ئەی ئیمانداران نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن و زەکاتش بدەن بە خاوەن مافەکان و دڵنیابن کە هەر کارێکی چاکە بۆ خۆتانی دەکەن لەلای خوددا بزر نابێت و دەستان دەکەوێتەوە چونکە بەڕاستی خوددا بینا و بە ئاگایە بەو کار و کردوانەی کە ئەنجامی دەدەن. وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى تلك أمانيهم قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. جوولەکە و گاورەکان دەڵێن هەرگیز کەس ناچێتە بەهەشتەوە بێجگە لە جوولەکە یا گاور. جا ئەوە ئاوات و خەیاڵی خۆیانە. تۆش ئەی محەممەد پێیان بڵێ ئەگەر ڕاستگۆن بەڵگەتان لەسەرم قسەیە بهێنە مەیدانەوە ئەگەر ئێوە بەهەشتی بن ئەوە مسلمانانیش بەهەشتین چونکە باوەڕیان بە موسا و عیسا هەیە. بەلى من أسلم وجهه لله وهو محسن فله أجره عند ربه ولا خوف عليهم ولا هم يحزنون. نەخێوانیە هەر کەس بەڕاستی خۆی بداتە دەست خوددا و لە هەمان کاتدا چاکە کار و مسلمان بێت ئەوە پاداشتی خۆی لای پەروەردگاری دەست دەکەوێت و نەترسیان دەبێت و نەغەم و پەژارە دایان دەگرێت. وقالت اليهود ليست النصارى على شيء وقالت النصارى ليست اليهود على شيء وهم يتلون الكتاب كذلك قال الذين لا
فالله يحكم بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. جولەکە دەڵێن گاورەکان لەسەر هیچ بنەما و ڕاستیەک نین، گاورەکانیش دەڵێن جوولەکە لەسەر هیچ بنەما و ڕاستیەک نین. لە کاتێکدا ئەوانە کتێبی تەورات و ئینجیلیش دەخوێننەوە، هەروەها ئەوانەشی کە هیچ نازانن لە بتپەرستانی عەرەب هەروە دەڵێن بڕوایان بە ئاینی ئیسلام و ئەوانیش نییە. خداش لە ڕۆژی قیامەتدا دادگای نێوانیان دەکات لەوەی کە ناکۆکن تێیدا. ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم. جاچێ لەوە تاوانبارتر و ستەمکارترە مزگەوتەکانی خوددا قەدەغە دەکات لەوەی ناوی پیرۆزی ئەوی تێدا ببرێت و باسی ئاینی ئەوی تێدا بکرێت و هەوڵ بدات بۆ وێرانکردنیان. ئەوانە بۆیان نییە بزنە مزگەوتەکانەوە مەگەر ترسی خوددایان لەدڵدا بێت. ئەوانە تەنها سوچی و ڕیسوایی بەشیانە لە دنیادا و لە قیامەتیشدا سزای گەورەیان بۆ هەیە. ولله المشرق والمغرب فأينما تولوا فثم وجه الله إن الله واسع عليم. ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و هەموو لایەک هەر خوددا خاوەنیەتی. جا ڕووبکەنە هەر لایەک خوددا لەو جێ ئاگای لێتانە، بەڕاستی خوددا فراوان گیر و زانایە. وقالوا اتخذ الله ولدا سبحانه بل له ما في السماوات والأرض كل له قانتون. جوولەکە و گاور و بتپەرستان دەڵێن خوددا منداڵی بۆ خۆی داناوە و فراهەمی هێناوە، لە کاتێکدا خوددا پێویستی بە کەس نییە، نەخێوانیە. بێگومان هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خۆی خاوەنیەتی و هەر هەمووشیان ملکەت و فەرمان بەرداری ئەو زاتن. بديع السماوات والأرض وإذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون. هەرەو زاتە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە بە جوانترین شێوە، جا هەر کاتێک بڕیاری هەر شتێک بدات تەنها ئەوەندەی بەسە کە فەرمانی بوون یا پێشهاتنی بدات، ئیتر خێرا ئەو شتە یا ئەو کارە دەبێت و ئەنجام دەدرێت. وقال الذين لا يعلمون لولا يكلمنا الله أو تأتينا آية كذلك قال الذين من قبلهم مثل قولهم تشابهت قلوبهم قد بينا الآيات لقوم يوقنون. جا ئەوانەی نەفام و نەزانن دەیان گوت بۆ خوددا لەگەڵ ئێمە گفتوگۆ ناکات یا معجزە و نیشانەیەکمان بۆ نایەت. شایانی باسە کەسانی تریش پێش ئەمان هەمان شتیان دەوت. ئەمانە دڵەکانیان چون یەکە و لە یەک دەچێت، شێوازی دەربڕینیان جیاوازە. بێگومان ئێمە چەندەها بەڵگە و نیشانەی ئاشکرا و ڕوونمان دیاری کردووە بۆ ئەو کەسانەی کە ڕاستی خوازن و بە شوێن حەقیقەتدا دەگەڕێن. إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا ولا تسأل عن أصحاب الجحيم. بەڕاستی ئەی محەممەد ئێمە تۆمان هاوڕێ لەگەڵ حەق و ڕاستەقینەکاندا ڕەوانە کردووە تا موژدە دەربیت بە ئیمانداران و ترسێ نەربیت بۆ بێباوەڕان. بێگومان تۆ هەرگیز بەرپرسیار نیت لە نیشتەجێکانی دۆزەخ. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم قل إن هدى الله هو الهدى ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير. هەرگیز جوولەکە و گاورەکان لە تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار ڕازی نابن هەتا بە تەواوی شوێن ئاین و بەرنامەیان نەکەویت. پێیان بڵێ بەڕاستی هەر بەرنامەی خوددا ئاینی ئیسلام
شایستەی ئەوەیە کە هەموو لایەکمان شوێنی بکەوین هیدایەتی ڕاست و دروست هەر لای ئەوە خۆ ئەگەر شوێن ئارەزوەکانی ئەوان بکەویت پاش ئەوەی زانیاری و زانستت پێگەیشتووە ئەوە بزانە کە لەلایەن خوداوە هیچ سەرپەرشتیاری و یارمەتیەکت دەست ناکەوێت. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. دەستێک لەوانەی کتێبمان پێبەخشیون قورئان بە چاچی و بەوردی دەوری دەکەنەوە ئەوانە باوەڕیان پێی هەیە و باوەڕی پێدەهێنن بەڵام ئەوەی بڕوای پێنەبێت ئەو جۆرە کەسانە لە خەسارەت مند و زەرەرمەندەکانن. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين. ئەینەوەی ئیسرائیل یادی ئەو ناز و نیعمەتانە بکەن کە بەسەرتاندا ڕژاندومە و من کاتی خۆی ڕێزی ئێوەمدا بوو بەسەر هەموو دانیشتوانی ئەم جیهانەدا. واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا ولا يقبل منها عدل ولا تنفعها شفاعة ولا هم ينصرون. خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە کەس لە جیاتی کەس تۆڵە و پاداش ناداتەوە بە هیچ شێوەیە کەس فریای کەس ناکەوێت کەس بارمتەی لێوەرناگیرێت و تکا و پاڕانەوەی کەس بۆ کەسانی تر سوودی نابێت یاخی و ستەمکارانیش سەرکەوتو نابن و سەر ناخرێن. وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين. یادی ئەوە بکەنەوە پەروەردگاری ئیبراهیمی تاقی کردەوە بە چەند فەرمان و بڕیارێک ئەویش زۆر بە جوانی ئەنجامیدان دوایی کە لە هەموو تاقیکردنەوەکاندا سەرکەوت خدا فەرمووی من بڕیارم داوە بتکەمە پێشەوای خەڵکی. ئیبراهیم وتی حەز دەکەم نەوەکانیشم لەو کارە پیرۆزە بێ بەهرە نەبن. خدا فەرمووی پەیام و پەیمانی من بۆ ستەمکاران نابێت بانەوەی تۆش بن. وإذ جعلنا البيت مثابة للناس وأمنا واتخذوا من مقام إبراهيم مصلى وعهدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهرا بيتي للطائفين والعاكفين والركع السجود. یادی ئەوەش بکەنەوە چۆن ئەم ماڵەمان کەعبە کردە جێگای کۆبوونەوەی خەڵکی کە بەو پەڕی هێمنی و ئاسایش و ئاسوودەیەوە لەوێ بەیەک بگەن دە ئێوەش خەڵچینە مەقامی ئیبراهیم کە شوێنی تایبەتی خدا پەرستی ئەو بوو بیکەنە جێگای خدا پەرستی و نوێژ. اینجا فەرمانماندا بە ئیبراهیم و ئیسماعیل کە ئەو ماڵم خاوێن بکەنەوە لە چەپەڵی مادی و معنەوی بۆ ئەوانەی بە دەوریدا دەسوڕێنەوە و تەواف دەکەن و تێیدا دەمێننەوە و ئیعتیکاف دەکەن هەروەها بۆ کوڕنوش بەران و سوژدەبەران. وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. یادی ئەوە بکەنەوە کاتێک ئیبراهیم دوعای کردووتی پەروەردگارە دەوروبەری ئەم ماڵت بژێڕە بە شارێکی پڕ لە ئاسایش و ڕزق و ڕۆزی هەمە جۆر ببەخشە بە دانیشتوانی بەتایبەت بەوانەی باوەڕیان بە خوددا و ڕۆژی دوایی هێناوە. خدای گەورە وەڵامی دایەوە کە دوعات گیرایە و فەرمووی بەڵام ئەوەشی کە کافرە بێبەشی ناکەم لەبەر هەموو ناز و نیعمەتی کەم تەمەنی ئەم دنیایە بەڵام لەوە دوا بەناچاری تووشی سزای ئاگری دەکەم کە سەرنجام و چارەنووسێکی خراپە. وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا إنك أنت السميع العليم.
بەیاد بهێنن ئەو کاتەی ئیبراهیم پایەکانی کەعبەی بەرز دەکردەوە لەگەڵ ئیسماعیلدا و دەیانوت پەروەردگارە ئەم کارەمان لێوەربگرە و لە ڕیزی چاکەکانماندا تۆماری بکە چونکە بەڕاستی تۆ خدایەکی زۆر بیسەر و زانایت. ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم. پەروەردگارە هەردووکمان وا لێ بکە تەنها فەرمان بەردار و ملکەتی تۆ بین و لەنەوەکانیشمان ئوممەتێکی موسڵمان و فەرمان بەردار بۆ خۆت فەراهەم بهێنە و چۆنیەتی ڕێبازی بەندایەتیمان فێر بکە و نیشانمان بدە تەوبە و پەشیمانیمان لێوەربگرە. بێگومان تۆ خدایەکی زۆر تەوبە وەرگر و میهرەبان و دلۆڤانیت. ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. پەروەردگارە بۆ ئەو خەڵکەی کە لە ئایندەدا دێن پێغەمبەرێک لە خۆیان ڕەوانە بکە تا ئاەتەکانی تۆیان بەسەردا بخوێنێتەوە و فێری کتێبە پیرۆزەکەی تۆ واتە قورئان و داناییان بکات تا دڵ و دەرونیان لە ژەنگ و کردەوەیان لە ڕەوشتی ناپەسند پاک بکاتەوە. بەڕاستی هەر تۆ خدایەکی باڵا دەست و دانای. ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه ولقد اصطفيناه في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين. ئایا چێ لە ئاینی ئیبراهیم پشت هەڵدەکات جگە لەو کەسەی کە خۆی جێل و نەفام بکات؟ سوێن بێت بێگومان ئێمە ئیبراهیممان لەم دنیاەدا هەڵبژاردووە و کردومانە بە پێشەوە بەڕاستی لەو دنیاش لە ڕیزی پیا و چاکاندایە. إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. کاتێک پەروەردگاری پێیوت ملکەت و فەرمان بەردار بە ئەویش خێراوتی تەسلیمی پەروەردگاری هەموو جیهان بووم باوەڕی پتەوم پێی هەیە. ووصى بها إبراهيم بنيه ويعقوب يا بني إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون. جا ئیبراهیم و یعقوب ئەم وەسیەتەیان کرد بۆ کوڕەکان و نەوەکانیان هەر یەک لەوان فەرموویەتی ڕۆڵەکانم بەڕاستی خدا هەر ئەم ئاینەی بۆ ئێوە بڕیارداوە و هەڵی بژاردووە ئیتر ئێوەش هەوڵ بدەن بە موسڵمانی نەبێت مەمرن تا دوا هەناستان پەیڕەوی بکەن. أم كنتم شهداء إذ حضر يعقوب الموت إذ قال لبنيه ما تعبدون من بعدي قالوا نعبد إلهك وإله آبائك إبراهيم وإسماعيل وإسحاق إلها واحدا ونحن له مسلمون. ئایا ئێوە ئەی جوولەکە و گاورانێک کە باوەڕ بە محەممەد ناکەن و خۆشتان بە شوێن کەوتەی ئیبراهیم و یعقوب دەزانن ئامادەی سەرمەرجی یعقوب بوون ئەو کاتەی بە کوڕەکانی وت دوای مردنی من چی دەپەرستن؟ هەموو وتیان خدای تۆ و باو باپیرانت دەپەرستین کە ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاقن خدایەکی تاک و تەنهایە و ئێمە هەموو تەسلیم و فەرمان بەرداری ئەوین. تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون. ئەوانە ئومەتێک بوون ڕۆیشتن بە خۆیان و کردەوەی چاچیانەوە ئێوەش هەرچی دەیکەن لە چاکە بۆ خۆتانە و بەرپرس نابن لە کار و کردەوەی ئەوان. وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا قل بل ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. کەچی هێشتا ئەوان بە موسڵمانان دەڵێن وەرن ببنە جوولەکە یا گاور تا بکەونە سەر ڕێگەی ڕاست. ئەی محەممەد پێیان بڵێ نەخێر وا نابین بەڵکو شوێن ئاین و بەرنامەی ئیبراهیم دەکەوین کە پاک و دروستە و هەرگیز لە ڕێزی بتپەرستان و هاوڵگەراندا نەبووە. قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وما أنزل
أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى وما أوتي النبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون. أي پەیڕەوانی محەممەد ئێوە بڵێن ئێمە باوەڕمان بە خوددا هێناوە و بەو قورئانەش کە دابەزیوە بۆمان و بەوش کە دابەزیوە بۆ ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و نەوەکانی یعقوب، هەروەها بەو پەیامەی کە بۆ موسا و عیسا هاتووە و بەو پەیامانەی کە بۆ پێغەمبەران بەگشتی ڕەوانە کراوە لەلایەن پەروەردگاریانەوە و ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کام لەو پێغەمبەرانەدا، ئێمە هەمومان تەنها تەسلیمی فەرمانی پەروەردگارین. فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق فسيكفيكهم الله وهو السميع العليم. جاگر ئەوان جوولەکە و گاورەکان باوەڕیان هێنا وەک ئەوەی ئێوە باوەڕتان پێهێناوە، ئەوە بەڕاستی مانای وایە ڕێبازی هیدایەتیان دۆزیوەتەوە، بەڵام ئەگەر پشتیان تێکرد ئەوە بێگومان دەکەونە دژایەتی و دووبەرەچیەوە. بەڵام دڵنیابە ئەی محەممەد ئەی ئیماندار، خدا تۆ دەپارێزێت لە پیلان و تەڵەکانیان، چونکە ئەو خدایە زۆر بیسەر و زانایە. صبغة الله ومن أحسن من الله صبغة ونحن له عابدون. ئەم ئاین و بەرنامەیە ئەو ڕنگ و نەخشەیە کە خوددا دایڕشتووە، چێ هەیە لە خوددا چاکتر ڕنگ و نەخشەی جوان بچێشێت و دایڕێژێت. لە هەموو بارودۆخێکدا ئێمەی ئیماندار هەر ئەو دەپەرستین. قل أتحاجوننا في الله وهو ربنا وربكم ولنا أعمالنا ولكم أعمالكم ونحن له مخلصون. بەوجولەکانە بڵێ ئایا ڕەوایە ئێوە دەربارەی ئاینی خوددا قڕە و گاڵە و کێشەمان لەگەڵ دەکەن؟ دەتانەوێت پێغەمبەرایەتی هەر لەناو ئێوەدا بێت لە کاتێکدا کە قەدری خودداش نازان و کوڕ و هاوسەری بۆ بڕیار دەدەن؟ خۆتان چاک دەزانن کە ئەو خوددایە پەروەردگاری ئێمە و ئێوەشە، کار و کردەوەی خۆمان بۆ خۆمان و کار و کردەوەی ئێوەش بۆ خۆتانە. ئێمە لە بۆچوون و کار و کردەوەتان بەرین، ئێمە تەنها دڵسۆز و ملکەتی ئەو پەروەردگارین. أم تقولون إن إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط كانوا هودا أو نصارى قل أأنتم أعلم أم الله ومن أظلم ممن كتم شهادة عنده من الله وما الله بغافل عما تعملون. چۆن دەڵێن کە ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و کوڕەکانی جوولەکە یاگاور بوون؟ پێیان بڵێ باشە ئایا ئێوە دەزانن یان خوددا؟ جاچێ لە وەستەم کارترە کە شایەتیەکی خودایی لەلا بێت و شاردبێتیەوە. بێگومان خوددا بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون. ئەوانە ئومەتێک بوون ڕۆیشتن بە خۆیان و کردەوەی چاچیانەوە، ئێوەش هەرچی دەیکەن لە چاکە بۆ خۆتانە و بەرپرس نابن لە کار و کردەوەی ئەوان. سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها قل لله المشرق والمغرب يهدي من يشاء إلى صراط مستقيم. نەفام و دەمبەتەڵەکان لە خەڵکی دوای گۆڕینی ڕووگە لە قودسەوە بۆ کەعبا دەڵێن باشە چی وای لێکردن کەواز لە ڕووگە پێشوەکە بهێنن کە جاران ڕوویان تێدەکرد؟ پێیان بڵێ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و هەموو لایەک خوددا خاوەنیەتی، هەر کەسێکی بوێت ڕێنمووی دەکات بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و ڕەوان. وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على
الناس ويكون الرسول عليكم شهيدا وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله وما كان الله ليضيع إيمانكم إن الله بالناس لرؤوف رحيم بەو شێوەیەش ئێوەمان بە گەلێکی میان ڕەوجێڕاوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی عیبادەت و خوددا پەرستیەوە لە ڕووی دنیا و قیامەتەوە لە ڕووی داخوازیەکانی ڕۆح و نەفسەوە تا ببنە شایەت بەسەر خەڵکیەوە تا بزانن ئەم ئاین و بەرنامەیە هەمووی مایەی خێر و سەربەرزیە بۆ تاک و کۆمەڵ لە هەموو سەردەمێکدا و لە هەموو بوارەکانی ژیاندا و بۆ ئەوەی پێغەمبەریش لە هەموو ئەو بوارانەدا مامۆستا و ڕابری ئێوە بێت و لە ڕۆژی قیامەتدا شایەتی بدات بۆ دڵسۆزانی ئومەتی لەسەر ئەوەی بە ئەرچی سەرشانی خۆیان هەستاون و ئەو قیبلە و ڕووگەیەش ڕوت تێکرد بوو کە بەیت المەقدس بوو گۆڕانکاریشمان بەسەردا هێنا تەنها بۆ ئەوە بوو بزانین و دەربکەوێت چێ شوێن کەوتەی پێغەمبەر دەبێت و چێش پاشە و پاش هەڵدەگەڕێتەوە هەرچەندە گۆڕینی قیبلە بوو بەهۆی ناڕەحەتیەکی گەورە مەگەر لەسەر ئەوانەی خوددا دڵنیانی دامەزراندبوو ڕێنمویی کردبوون بێگومان خوددا ئیمان و باوەڕداری و نوێژتان زایە ناکات چونکە بەڕاستی خوددا بۆ خەڵکی زۆر بەسۆز و بەبەزەییە قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره وإن الذين أوتوا الكتاب ليعلمون أنه الحق من ربهم وما الله بغافل عما يعملون أي پیغمبر بەڕاستی چاوجێڕان و هەڵسوڕانی ڕوخسارت ڕوو بە ئاسمان دەبینین کە بە هیوای ڕووگەیەکی تایبەتیت ئێمەش ئاگاداری نیازی دڵت بووین سوێن بە خوددا ئێمەیش ڕوود وەردەچەرخێنین بۆ ڕووگەیەک پێی ڕازی و خۆشنود بیت دەڕوت وەربچەرخێنە بەرەو لای کەعبە و ئێوەش ئەی موسڵمانان لە هەر کوێ بوون بەرەو لای ئەوێ ڕووتان وەربچەرخێنن بەڕاستی ئەوانەش کتێبیان پێگەیشتووە لە گاور و جوو چاک دەزانن کە ئەم گۆڕانی ڕووگەیە حەقیقەت و ڕاستیە و فەرمانی پەروەردگاریانە لە تەورات و ئینجیلدا ئاماژەی بۆ کراوە و خوددا هەرگیز بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن ولئن أتيت الذين أوتوا الكتاب بكل آية ما تبعوا قبلتك وما أنت بتابع قبلتهم وما بعضهم بتابع قبلة بعض ولئن اتبعت أهواءهم من بعد ما جاءك من العلم إنك إذا لمن الظالمين سوێن بە خوددا ئەگەر بچیت بۆ لای ئەوانەی کتێبیان بۆ هاتووە بە هەر بەڵگەیەک بتەوێت شوێنی ڕاستی بکەون و ڕوو بکەنە ڕووگەی تۆ ڕووی تێناکەن و بە قسەت ناکەن تۆش هەرگیز شوێن کەوتەی ڕووگەی ئەوان نابیت ئەوانیش هەندێکیان شوێن کەوتەی ڕووگەی هەندێکی تریان نین سوێن بە خوددا ئەگەر تۆ شوێن هەوا و ئارەزووی ئەوان بکەویت دوای ئەوەی زانیاری تەواوت پێڕاگەێنرا لەم بارەوە بێگومان تۆ دەچیتە ڕیزی ستەمکارانەوە ئەستەمە تۆوا بیت ئەی پێغەمبەری خوددا الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم وإن فريقا منهم ليكتمون الحق وهم يعلمون ئەوانەی کتێبمان پێبەخشیون پێغەمبەر دەناسن هەر وەک چۆن نەوەکانی خۆیان دەناسن بێگومان دەستەیەک لەوان ئەو ڕاستیە دەشارنەوە لە کاتێکدا دەشزانن کە محەممەد پێغەمبەری خوددایە الحق من ربك فلا تكونن من الممترين حەق و ڕاستی هەر ئەوەیە لەلایەن پەروەردگارتانەوە پێدڕاگەێنراوە نەکەی لە ڕیزی ئەو کەسانەدا بیت گومان و دوودڵی بۆ خەڵکی دروست دەکەن ولكل وجهة هو موليها فاستبقوا الخيرات أينما تكونوا يأت بكم الله جميعا إن الله على كل شيء قدير
بۆ هەر گەل و میلەتێک ڕووگە و قیبلەیەک هەیە خدا ڕویان وەردەچەرخێنێت بۆ لای دە ئێوەی موسڵمان پێش بڕچێ بکەن لە چاکەکاندا ڕوو لە هەر کوێ بکەن و لە هەر کوێ بن خدا هەمووتان کۆ دەکاتەوە چونکە بەڕاستی ئەو خدایە بەتوانایە بەسەر هەموو شتێکدا. ومن حيث خرجت فول وجهك شطر المسجد الحرام وإنه للحق من ربك وما الله بغافل عما تعملون. لهر شوێنێکەوە دەرچوویتە دەرەوە لە هەر کوێ بوویت لە ماڵ یا سەفەر لە کاتی نوێژەکاندا ڕووبکەرە کەعبەی پیرۆز بێگومانە و فەرمانە حەق و ڕاستیە و لەلایەن پەروەردگارتەوەیە خدا غافڵ و بێئاگانیە لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. ومن حيث خرجت فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره لئلا يكون للناس عليكم حجة إلا الذين ظلموا منهم فلا تخشوهم واخشوني ولأتم نعمتي عليكم ولعلكم تهتدون. لهر لایەکەوە ڕۆیشتیتە دەرەوە و لە هەر کوێ بوویت لە کاتی نوێژەکاندا ڕووبکەرە کەعبەی پیرۆز و ئێوەش ئەی موسڵمانان لە هەر کوێیەک بوون و هەن ڕووتان وەرچەرخێنن بەلای ئەودا تا خەڵکی و میلەتانی تر هیچ بەڵگەیەکیان نەبێت بەسەرتانەوە مەگەر ستەمکارانیان کە بە هیچ بەڵگەیەک قایل نابن و هەر ئاشوب و پیلان دەجێڕن. جا لەو تاوانبار و پیلان جێڕانە مەترسن بەڵکو تەنها لە من بترسن تا ناز و نیعمەتی خۆمتان بە تەواوی بەسەردا بڕێژم کەمانەوەیە لە سەر ڕێگەی ڕاست لە دنیادا و بەهەشتی بەرین و ڕەزامەندی خوددایە لە دوا ڕۆژدا بۆ ئەوەی هەوڵ بدەن بەردەوام ڕێبازی هیدایەت بگرنە بەر. كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. هەروەکو بۆ تەواوکردنی ناز و نیعمەتم لە نێوانتاندا پێغەمبەرێکم لە خۆتان بۆ ڕەوانە کردوون کە ئاەتەکانی منتان بەسەردا دەخوێنێتەوە دڵ و دەروون و ڕواڵەت و ئاشکراتان خاوێن دەکاتەوە فێری قورئان و حکمت و داناییتان دەکات ئەو شتانەتان فێر دەکات کە هەرگیز خۆتان نەتان دەزانی. فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. دەیکەواتە ئەی ئیمانداران ئەگەر یادی من بکەن منیش یادی ئێوە دەکەم و سوپاس گوزاری من بن و سوپاس ناپەزێر و سپڵەیی بەرامبەرم مەکەن. يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. أي أواني إيمان و باورتان هێناوە داوای کۆمەک و یارمەتی لە خوددا بکەن بەهۆی ئارامگرتن و نوێژکردنەوە دڵنیابن کە خوددا یار و یاوەری خۆگر و ئارامگرانە. ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. جا هەرگیز بەو کەسانەی لە ڕێگەی خوددادا دەکوژرێن و شەهید دەبن مەڵێن مردوون نەخێر ئەوانە زیندون و بەڵام ئێوە هەست بە زیندویەتی ئەوان ناکەن. ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. سوێن بە خوددا تاقیتان دەکەینەوە بە کەمێک لە ترس و بیم و برسێتی و کەمبوونی ماڵ و سامان و مردنی کەس و کار و تیاچوونی بەروبوومی کشت و کاڵ جا مژدە بدە بەو کەسانەی خۆگر و ئارامگرن. الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. كأوانا هر كاتيك توشي بلاو ناخوشيك دبن دلين ئێمە مڵکی خوداین و هەرچی هەمانە بەخششی خوددایە سەرنجامیش تەنها هەر بۆ لای ئەو زاتەیە گەڕانەوەمان. أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون.
ئەوانە چەندەها ستایش و ڕەحمەت و میهرەبانی هەر بەسەر ئەواندا دەبارێت لەلایەن پەروەردگاریانەوە و ئەوانە و کەسانن ڕێبازی هیدایەتیان وەرگرتووە. إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم. بەڕاستی سەفا و مەڕوا کە دوو جێگەن لە پاڵ کەعبەدا لە دروشمەکانی خودای پەروەردگارن. جا ئەوەی حەجی ماڵی خوددا دەکات یاخود عەمرە ئەنجام دەدات کە لە هەموو کاتێکی ساڵدا دەکرێت ئەوە هیچ گوناهێکی لەسەر نییە ئەگەر هات و چۆ بکات لە نێوانیاندا. ئەوەشی خۆبەخشی دەکات و عەمرە و تەوافی زیاتر دەکات با بزانێت کە خوددا سوپاسگوزار و زانایە. إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. بەڕاستی ئەوانەی کە بەرنامە و ڕێنموویەکانی ئاشکرای ڕەوانە کراوی ئێمە دەشارنەوە کەنار دوومانە دوای ئەوەی بۆ خەڵکیمان ڕوون کردوتەوە لە کتێبەکاندا ئەوانە خوددا نەفرینیان لێ دەکات و نەفرین کارانیش نەفرەتیان لێ دەکەن. إلا الذين تابوا وأصلحوا وبينوا فأولئك أتوب عليهم وأنا التواب الرحيم. جگە لەوانەی کە تەوبەیان کردووە و چاکسازیان ئەنجام داوە و ئەو حەقیقەت و ڕاستیان ڕوون کردوتەوە کە جاران شاردبیانەوە ئەوانە گەڕانەوەکەیان لێ وەردەگرم و تەنها منیشم زۆر تەوبە وەرگر و دلۆڤان و میهرەبان. إن الذين كفروا وماتوا وهم كفار أولئك عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين. بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕبوون و بە بێباوەڕی مردوون ئەوانە لەعنەت و نەفرینی خوددا و فریشتەکان و هەموو خەڵکیان بەگشتی بەسەردا دەبارێت. خالدين فيها لا يخفف عنهم العذاب ولا هم ينظرون. ئەوانە بەو نەفرینەوە لە ئاگری دۆزەخدا بۆ هەمیشە دەمێننەوە و ئەو سزایەیان لەسەر سوگ ناکرێت و بە چاوی سۆزەوە تەماشا ناکرێن. وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم. خدای ئێوە خودایەکی تاک و تەنهایە جگە لەو زاتە خودایەکی تر نییە هەرە خودایەش بەخشندە و میهرەبان و ببزية. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار والفلك التي تجري في البحر بما ينفع الناس وما أنزل الله من السماء من ماء فأحيا به الأرض بعد موتها وبث فيها من كل دابة وتصريف الرياح والسحاب المسخر بين السماء والأرض لآيات لقوم يعقلون. بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی و ئاڵ و گۆڕی شەو و ڕۆژدا لەو کەشتیانەدا کە دەگەڕێن بە دەریادا و بەهۆیەوە سوود بە خەڵکی دەگەێن و لەو ئاوەی کە خوددا لە ئاسمانەوە دەیبارێنێت و اینجا بەهۆیەوە زەوی پێزیندوو دەکاتەوە دوای وشک بوون و مردنی هەروەها جۆرەها زیندەوەر و جان لەبەر و مار و مێرووی لەسەر ڕووکاری زەویدا بڵاو کردوتەوە و گۆڕاندن و هات و چۆ پێکردنی باو شەماڵ و ڕاگیرکردنی هەورەکان لە نێوان ئاسمان و زەویدا ئەمانە هەموو بەڵگە و نیشانەی بەهێزن بۆ ئەوانەی کە عەقڵ و بیر و هۆشیان دەخەنە کار و بیر لا دەسەڵاتی بێسنووری خوددا دەکەنەوە. ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله
ولو يرى الذين ظلموا إذ يرون العذاب أن القوة لله جميعا وأن الله شديد العذاب لەگەڵ ئەو هەموو بەڵگە ئاشکرایانەدا هەندێک کەس هەیە لە جیاتی ئەوەی خوددا پەرست بێت شتانی تر دادەتاشێت بۆ خۆی و شوێن ڕێنموویەکانی خوددا ناکەوێت و خۆشەویستی و سۆزی دەدات بەو بتوو بەرنامۆڵکە و تو لە ڕێگەیانە و خۆشی دەوێن وەک چۆن ئیمانداران خوددایان خۆش دەوێت بەڵام ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە زۆر زیاتر خوددایان خۆش دەوێت هەر بەراورد ناکرێت جا ئەوانەی کە ستەمیان کردووە گەردەیان زانی لە کاتێکدا کە بە چاوی خۆیان ڕوبەڕووی ئەو سزایە دەبنەوە کە بەڕاستی بۆیان دەردەکەوێت کە هێز و توانا و دەسەڵات هەر هەمووی بەدەست خوددایە و دڵنیا دەبوون کە ئەو خوددایە سزاکەی زۆر بە ئازارە بۆ ستەمکاران إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب لەو کاتەدا سزای ڕۆژی دوایی دەبینن ئەوانەی کە خەڵکی شوێنیان کەوتبوون خۆیان بەری دەکەن و لە شوێن کەوتەکانیان حاشا دەکەن و تایبەت کاتێک ئەو سزا تند و تیژە دەبینن هەموو پەیوەندیەکان دەپچڕێت کە لە نێوانیاندا هەبوو هیچ بەڵگە و بیانوویەکیان بەدەستەوە نامێنێت کە خۆیانی پێ ڕزگار بکەن وقال الذين اتبعوا لو أن لنا كرة فنتبرأ منهم كما تبرأوا منا كذلك يريهم الله أعمالهم حسرات عليهم وما هم بخارجين من النار ئەوانەی کە شوێن کەوتە بوون دەڵێن خۆزگە نۆرەیەکمان بۆ بلوایە ئێمەش ئاوا خۆمان بەری دەکرد لەوان هەروەک ئەوان خۆیان بەری کرد لە ئێمە ئابۆ شێوەیە خوددا سەرنجامی کار و کردەوەکانیان نیشان دەدات و بۆیان دەکاتە ئاخ و حەسرەت لەسەریان بەڕاستی ئەوانە هەرگیز لە دۆزەخ دەرچوونیان نییە يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين أي خەڵچینە لە ڕزق و ڕۆزی حەڵاڵ و پاچی زەوی بخۆن توخنی قەدغەکراوەکان مەکەون و شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون چونکە بێگومان ئەو دژمنێکی ئاشکراتانە إنما يأمركم بالسوء والفحشاء إنما يأمركم بالسوء والفحشاء وأن تقولوا على الله ما لا تعلمون بێگومانە و شەیتانە هەر فەرمان بە خراپە و گوناه و تاوان دەکات و هەروەها هانتان دەدات بۆ وتنی هەندێک شت یا هەڵبەستنی هەندێک گفتار بەدەم خودداوە بێ ئەوەی بزانن کە سەرنجامی ئەو کارەتان چەندە مەترسیدارە وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما ألفينا عليه آباءنا أولو كان آباؤهم لا يعقلون شيئا ولا يهتدون ئەگەر بەو خەڵکە نادانە بوترێت شوێنی ئەو بەرنامەیە بکەون کە لەلایەن خودداوە ڕەوانە کراوە دەڵێن نەخێر هەر شوێنی ئەوە دەکەوین کە باو باپیرانمان پێوەی ئاڵوودە بوون و لەسەری ڕاهاتون ئایا ئەگەر باو باپیرانیشیان تێنەگەیشت و هیچ نەزان و ناشارە زاو ڕێنموویش وەرنەگرن هەر شوێنیان دەکەون ومثل الذين كفروا كمثل الذي ينعق بما لا يسمع إلا دعاء ونداء صم بكم عمي فهم لا يعقلون نمونەی بێباوەڕان لەگەڵ پێغەمبەردا لەوەی کە سوود وەرناگرن لەم قورئانە وەکو ئەو شوانە وایە کە هاوار دەکات بەسەر ئاژەڵەکەیدا بەڵام تێی ناگەن تەنها ئەوەیە کە گوێیان لە هات و هاوارێکە ئەوانە کەڕ و لاڵ و کوێرن و ژیری و هۆشمەندیان لەدەست داوە يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بخۆن لەو ڕزق و ڕۆزیە چاک و باشانەی کە پێمان بەخشیون و بەردەوام سپاسگوزاری خوددا بکەن ئەگەر ئێوە تەنها ئەو دەپەرستن
إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه إن الله غفور رحيم. خدای پەروەردگار تەنها مردارەوە بوو خوێن و گۆشتی بەراز و ئەو ماڵاتانەی کەناوی غەیری خدایان لە کاتی سەربڕیندا لەسەر هێنراوە حرامی کردووە لێتان. جا ئەگەر کەسێک پێویستی ناچاری کرد بە خواردنیان بێ زیادەڕەوی و لە سنوور دەرچوون ئەوە هیچ گوناهێکی لەسەر نییە. بەڕاستی خدا زۆر لێ خۆش بوو بە بەزەی و دلۆڤانە. إن الذين يكتمون ما أنزل الله من الكتاب ويشترون به ثمنا قليلا أولئك ما يأكلون في بطونهم إلا النار ولا يكلمهم الله يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم. بێگومان ئەوانەی نیگای خدا دەشارنەوە کە لە کتێبەکانیدا ڕەوانەی کردوون لە تەورات و ئینجیل و قورئان و بەو شاردنەوەیە نرخێکی کەم بەدەست دەهێنن ئەگەر هەموو دنیاشیان دەستکەوێت لە بەرامبەریەوە هەر کەمە. ئەوانە تەنها ئاگر دەخۆن و سکیانی لێ پڕ دەکەن و لە ڕۆژی قیامەتدا خدای گەورە نایان دوێنێت و خاوێنیان ناکاتەوە لە چڵک و چەپەڵی گوناهیان و هەر سزای بە ئێشیان بۆ هەیە. أولئك الذين اشتروا الضلالة بالهدى والعذاب بالمغفرة فما أصبرهم على النار. ئەوانە کەسانێکن کە گومڕاییان وەرگرتووە لە باتی هیدایەت و سزایان کڕیوە لە باتی چاوپۆشی و لێبوردن. ئای چەندە خۆگرن لەسەر ئاگری دۆزەخ. ذلك بأن الله نزل الكتاب بالحق وإن الذين اختلفوا في الكتاب لفي شقاق بعيد. ئەو هەڕەشەیە لەبەر ئەوەیە کە بەڕاستی خدا کتێبە پیرۆزەکانی بە حەق و ڕاستیدا بەزاندووە. بێگومان ئەوانەشی کە ناکۆچیان لەسەری هەیە و هەر ڕایان جیاوازە لە بەرامبەر کتێبە ئاسمانیەکانەوە ئەوانە هەر لە چێشمە چێش و بربەرەکانێکی دوور لە ڕاستیدان. ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. کرداری چاک و کاری باش تەنها بریتینیە لە ڕووکردنتان بەرەو ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا چونکە جوولەکە زۆر لە سەر گۆڕانی قیبلە دواون و پروپاگەندەی زۆریان کرد. بەڵکو کرداری چاک و کاری باش بریتە لەوەی کە ئادەمیزاد باوەڕی هێنابێت بە خوددا و بە ڕۆژی دوایی و بە فریشتەکان و بە کتێبەکان و بە پێغەمبەران. هەروەها ماڵ و سامانی بەخشی بێت لەگەڵ خۆشەویستیدا بۆی بە خزمان و هەتیوان و هەژاران و ڕێبواران و داواکاران و لە پێناوی ئازادکردنی بەندەکاندا. هەروەها نوێژی بە چاچی ئەنجام دابێت و زەکاتیشی لە ماڵ و سامانی دەرکرد بێت و ئەوانەی وەفادار بن بە پەیمانەکانیان کاتێک پەیمانیان دابێت. ئەوانش کە لە کاتی نەداری و هەژاری و نەخۆشی و ناخۆشی و کاتی جەنگ و شەڕ و شۆڕدا ئارامگرن. ئەوانە کەسانێکن ڕاستیان کردووە و هەر ئەوانەشن پارێزکار و خدا ناس و دیندارن. يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى
الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى، فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان، ذلك تخفيف من ربكم ورحمة، فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم. أي أواني باورتان هناوا پێویست کراوە لە سەرتان تۆڵەسەنەوە بۆ کوژراوەکان کەسێکی ئازاد بە کەسێکی ئازاد و بەندەش لە جیاتی بەندە و ئافرەت لە جیاتی ئافرەت، واتە هەر کەسێک بە تاوانی کوشتنی ناحەق هەستا دەبێت بکوژرێتەوە. جا ئەوەی چاوپۆشی شتێکی لێکرا لەلایەن براکەیەوە با حەقداری کوژراوەکە چاک ڕەفتار بێت لەگەڵ بکوژەکەدا و بکوژەکە بە جوانی خوێن بەهای کوژراوەکە بدات و ئەوە کار ئاسانکردن و سۆز و میهرەبانیە لەلایەن پەروەردگارتانەوە کە لە جیاتی کوشتنەوە خوێنبایی وەربگیرێت، ئەوسا ئیتر ئەوەی لەوە و دوا دەست درێژی بکات و لە سنوور بترازێت سزای بە ئێشی بۆ ئامادەکراوە. ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. أي هۆشمەندەکان ژیانتان تەنها لە تۆڵەسەنەوەدایە لەو کەسانەی خەڵکی بەناحەق دەکوژن بۆ ئەوەی تەقوا و لە خوددا ترسان ببێتە پیشەتان و خۆ لە دەست درێژی و تاوان بەدوور بگرن. كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. پێویست کراوە لە سەرتان کاتێک یەکێکتان مەرجی نزیک بووە و سامان و ماڵ و داراییەکی بەجێدەهێشت با وەسیەت بکات کە هەندێکی بدرێت بە دایک و باوکی و خزمانی بە شێوەیەکی جوان و لەبار و ئەمە پێویست و ئەرکە لەسەر خوددا ناس و پارێزکاران. فمن بدله بعدما سمعه فإنما إثمه على الذين يبدلونه إن الله سميع عليم. جا ئەوەی ئەو وەسێتە دەگۆڕێت دوای ئەوەی بیستی و بەباشی وەریگرت گوناهی تەنها لەسەر ئەوانەیە کە دەیگۆڕن، بەڕاستی خودای پەروەردگار بیسەر و زانایە بە گفتار و نیەتیان. فمن خاف من موص جنفا أو إثما فأصلح بينهم فلا إثم عليه إن الله غفور رحيم. جا هەر کەس دەترسان لە وەسێتکارەکە هەڵەیان گوناهێک یان مافخۆریەکی ئەنجام بدات گیر و گرفت بۆ وەرەسە دروست بکات، اینجا ڕێکی خستن ئەوە هیچ گوناهێکی لەسەر نییە، بەڵکو بەخێرخواز لە قەڵەم دەدرێت، بەڕاستی خوددا زۆر لێخۆش بوو میهرەبان. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أي ئەو کەسانەی باوەڕتان هێناوە ڕۆژووی ڕەمەزان لەسەرتان پێویست کراوە هەر وەکو لەسەر گەلانی پێش ئێوە پێویست کراوە بۆ ئەوەی خوددا ناسی و پارێزکاری بکەن. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. چەند ڕۆژێکی ژمێر دراوی دیاری کراو کەمانجی ڕەمەزانە خۆ ئەگەر کەسێک لە ئێوە نەخۆش بوو یا لە سەفەردا بوو با بە ئەندازەی ئەو ڕۆژانەی بۆی نەگیراوە لە ڕۆژانێکی تردا بیان گرێتەوە و ئەوانش کە بە زەحمەت دەتوانن بەڕۆژوو بن وەکو پیر و نەخۆشە بەردەوامەکان ئەوە باژەمێک خواردن ببەخشن بە هەژارێک ئەوەی زیاتر ببەخشێت ئەوە باشترە بووی. بێگومان ئەگەر بەڕۆژوو بن چاکترە و پاداشتی زۆرترە ئەگەر بزان و بتوانن. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر
يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. مانجی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێدا هاتۆتە خوارەوە لە کاتێکدا ئەم قورئانە ڕێنمووی بەخشە بە خەڵکی و بەڵگەی زۆری تێدایە لا ڕێنمووی و جاکردنەوەی ڕاست و ناڕاست و حەق و ناحەق. جا کەسێک لە ئێوە مانجی ڕەمەزانی بینی یان هەواڵی بینینی پێدرا دەبا ئەو مانگە بە ڕۆژوو بێت، ئەوەشی کە نەخۆش بێت یا لە سەفەردا بێت با لە ڕۆژانی تردا بەو ئەندازە بیگرێتەوە، چونکە خوددا ئاسانکاری بۆ ئێوە دەبێت و نایەوێت پەرستن و فەرزەکانتان لەسەر قورس و گران بکات و بۆ ئەوەی ئەو ماوە دیاری کراوە تەواو بکەن و خوددا بە گەورە بگرن و سپاس گوزاریشی بکەن لەسەر ئەوەی کە ڕێنمووی کردوون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. أي محمد ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن دەربارەم ئەوە من نزیکم لێیانەوە بەهانا و هاواری دوعایانەوە دەچم هەر کاتێک لێم بپارڕێنەوە و نزا بکەن. دەبا ئەوانیش بەدەم بانگەوازی منەوە بێن و باوەڕی دامەزراو بە من بهێنن بۆ ئەوەی ڕێگای هۆشیاری و ئاگایی بگرنەبەر بۆ بەدەستهێنانی سەربەرزی و سەرفرازی هەردوو جیهان. أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد تلك حدود الله فلا تقربوها كذلك يبين الله آياته للناس لعلهم يتقون. لشوغاري رمضان دا تێکەڵبوونتان لەگەڵ هاوسەرانتاندا حەڵال کراوە ئەوان پۆشاکن بۆ ئێوە و ئێوەش پۆشاکن بۆ ئەوان. خدای گەورە دەیزانی کە ئێوە خۆتان دەخەڵەتان لا نزیک بوونەوەتان لە هاوسەرەکانتانەوە چونکە دوو دڵ بوون و نەتان دەزانی حەڵاڵەیان نا، بەڵام خدای میهرەبان تۆبەی لێوەرگرتن و لێتان خۆش بوو کەوابوو لە ئێستا بەدواوە لە شەوگاردا نزیکیان بکەون و ئەوە داوا بکەن خوددا بۆی بڕیارداون لەنەوەی چاک و خوددا ناس دەبخۆن و بخۆنەوە هەتا بەڕوونی بەرەبەیان و سپێدەتان بۆ دەردەکەوێت و لە ڕۆژ هەڵاتەوە دیار دەدات و تاریکی شەو لا دەبات لەوە دوار ڕۆژوەکەتان ببەنە سەر تا شەو دادێت و خۆر ئاوا دەبێت و نزیکی لەگەڵ هاوسەرەکانتاندا مەکەن لە کاتێکدا کە ئێوە بڕیاری مانەوەتان بۆ خوددا پەرستی لە مزگەوتەکاندا داوە. جا ئەوانەی کە باسکران چەند سنوورێکی خوددان و مەیان بەزێن و نزیکیان مەکەون. ئابە و شێوەیە خوددا ئاەت و ڕێنموویەکانی خۆی ڕوون دەکاتەوە بۆ خەڵکی بۆ ئەوەی پارێزکاری بکەن. ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون. نەکەن ماڵ و دارایی یەکتر لە نێوانتاندا بەناحەق بخۆن وەک بەرتیل و سو یا داگیرکردن و فڕوفێڵ. نەکەن هەندێکی بدەن بەکار بەدەستان بۆ ئەوەی هەندێک ماڵی خەڵکی بخۆن لە ڕێگەی ناحەق و گوناهەوە لە کاتێکدا خۆشان دەزانن کە ئەو کارە ڕەوا نییە. يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس والحج وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها ولكن البر من اتقى
وأتوا البيوت من أبوابها واتقوا الله لعلكم تفلحون. برسیارت لێ دەکەن دەربارەی نوێبوونەوەی مانگەکان، پێیان بڵێ ئەوە بۆ دیاریکردنی کاتەکانە بۆ خەڵکی و بۆ زانینی کاتی حەج خدای گەورە ڕێکی خستووە. چاکە و چاکەکاریش ئەوە نییە کە لە پشتەوە خۆتان بکەن بە ماڵاندا، ئەمە کارێک بوو لە سەردەمی نەفامیدا ئەنجام دەدرا دوای گەڕانەوە لا حەج، بەڵکو چاکە ئەوەیە کە ئەو کەسە لە خوددا ترس و پارێزکار بێت، لە دەرگای ماڵەکانەوە بچنە ژوورەوە لە خوددا بترسن بۆ ئەوەی سەرفراز بن. وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين. بجەنگن لە پێناوی ڕێبازی خوددادا دژی ئەوانەی کە دشتان دەجەنگن، نەکەن دەستدرێژی بکەن دژی ژن و منداڵ و ماڵات، چونکە بەڕاستی خوددا ئەو دەستدرێژکەرانەی خۆش ناوێت. وَاقْتُلُوهُمْ حَيْثُ ثَقِفْتُمُوهُمْ وَأَخْرِجُوهُمْ مِنْ حَيْثُ أَخْرَجُوكُمْ وَالْفِتْنَةُ أَشَدُّ مِنَ الْقَتْلِ وَلَا تُقَاتِلُوهُمْ عِندَ الْمَسْجِدِ الْحَرَامِ حَتَّى يُقَاتِلُوكُمْ فِيهِ فَإِنْ قَاتَلُوكُمْ فَاقْتُلُوهُمْ كَذَلِكَ جَزَاءُ الْكَافِرِينَ. دەست درێژکەران بکوژن لە هەر کوێدا دەستان کەوتن و دەستان بەسەریاندا ڕۆیشت و دەریان بکەن لەو شوێنەی کە دەریان کردوون کە شاری مەککە بوو. بێگومان هاوڵگەری و زۆرکردن لە ئیماندار تا پاشگەز ببێتەوە لە ئاینەکەی لە کوشتن خراپترە. مەجەنگن دژی کافران لە سنووری مزگەوتی حرام و کەعبەدا هەتا ئەوان شەڕتان پێ نەفرۆشن و نەجەنگن دشتان. خۆگەر شەڕیان پێفرۆشن و دژی ئێوە جەنگان ئێوەش بجەنگن دژیان، چونکە هەر ئاوایە پاداشتی ئەو بێباوەڕانە. فإن انتهوا فإن الله غفور رحيم. خۆگەر ئەوانە کۆڵیاندا و شەڕیان وەستاند ئەوە خوددا زۆر لێبوردە و میهرەبانە. وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين لله فإن انتهوا فلا عدوان إلا على الظالمين. خۆ ئەگەر کافران کۆڵیان نەدا و هەر جەنگان و پیلانیان جێڕا ئێوەش بجەنگن دژیان تاوەکو هاوڵگەری و ئاشوب و ناخۆشی نەمێنێت، هەروەها تا دین و ئاین و بەرنامە و فەرمان ڕەوایی هەر بۆ خودای گەورە بێت. خۆ ئەگەر کۆڵیاندا و وازیان هێنا ئەوە هیچ جۆرە دژایەتیەکیان نامێنێت، تەنها دژ بەستەمکارەکانیان نەبێت. الشهر الحرام بالشهر الحرام والحرمات قصاص فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم واتقوا الله واعلموا أن الله مع المتقين. ڕێزی مانجی حرام پەیوەستە بە ڕێزگرتنی ئەوان بۆ مانجی حرام، واتە ئەگەر لەو مانگانەدا جەنگیان دژی ئێوە بەرپا کرد کە جەنگ تێیدا حرامە، ئێوە حەقی بەرگریتان هەیە و دەست درێژی بۆ سەر هەر شتێکی حورمەتدار دەبێت تۆڵەی بسەندرێت بەبێ زیادەڕەوی. جا ئەوەی کە دەست درێژی دەکاتە سەرتان ئێوەش مافتان هەیە بەقەدەر دەست درێژیەکەی ئەو تۆڵەی خۆتان بکەنەوە و لە خوددا بترسن و چاک بزانن کە بەڕاستی خوددا یار و یاوەری پارێزکارانە. وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين. لەڕێو ڕێبازی خوددا و بۆ ڕەزامەندی ئەو ماڵ و سامانتان ببەخشن، بەدەستی خۆتان بەرەو تیاچوون مەبن، چونکە ڕەزیلی و دەست نوخاوی مایەی تیاچوونە. هەمیشە خێر و چاکە ئەنجام بدەن و چاکە خواز بن و ماڵ و سامانتان لە پێناوی خوددادا ببەخشن، چونکە بەڕاستی خوددا ئەو چاکە کارانەی خۆش دەوێت. وأتموا الحج والعمرة لله فإن أحصرتم فما استيسر من الهدي ولا تحلقوا رؤوسكم حتى يبلغ الهدي محله فمن كان منكم مريضا أو به أذى من رأسه ففدية من صيام أو صدقة أو نسك فإذا أمنتم فمن تمتع بالعمرة إلى الحج فما استيسر من الهدي
فمن لم يجد فصيام 3 أيام في الحج و7 إذا رجعتم تلك 10 كاملة ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد الحرام واتقوا الله واعلموا أن الله شديد العقاب. حج و عمرە بە چاچی و تەواوی بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا ئەنجام بدەن. جا ئەگەر ڕێتان لێگیرە و ئەرکەکانتان بۆ ئەنجام نەدرا بەهۆی نەخۆشی یا هەر هۆیەکی تر ئەوە دەتوانن ماڵاتێک بکەن بە قوربانی بە گوێرەی توانە. سەرتان مەتاشن و ئیحرام مەشچێنن تا قوربانیەکە ئەنجام نەدرێت و بەجێی خۆی نەگات. جا هەر کەسێکتان نەخۆش بوو یا برین و ئازارێک لەسەریدا هەبوو پێویست بوو مووی سەری یا هەندێکی لا ببات با فیدیە بدات کە بریتێ لەوەی بە ڕۆژوو بێت یا خێرێک یا قوربانیەک بکات. جا هەر کاتێک کە لە ئاسوودەیی و ئاساییدا بوون ئەوەی کە دەیەوێت نێوان حەج و عەمرە ئیحرام بشتێنێت و پۆشاکی ئاسایی لەبەر بکات دەبێت بە گوێرەی توانای خۆی قوربانیەک بکات. ئەوەشی کە نەیبوو قوربانی بکات با 3 ڕۆژ لە حەج بە ڕۆژوو بێت و 7 ڕۆژیش کە گەڕانەوە ناو ماڵ و حاڵی خۆیان ئەوە دەکاتە 10 ڕۆژی تەواو. جا ئەمە بۆ ئەو کەسانەیە کە خەڵکی مەککە و دەوروبەری نین لە خوددا بترسن و پارێزکار بن و بزانن کە بەڕاستی خوددا سزا و تۆڵەی زۆر سەختە لەوانەی کە سەرپێچی دەکەن. الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج وما تفعلوا من خير يعلمه الله وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. حج لچەند مانگێکی دیاری کراودایە و خۆی بۆ ئامادە دەکرێت و نیەتی لێ دەهێنرێت. جا ئەوەی کە لەو مانگانەدا دەست بەکار بوو بڕیاریدا حەج بکات ئەوە دەبێت نزیکی هاوسەری نەکەوێت و شەڕە چەپۆک و گوناه و مجادلە و گفتاری نادروست ئەنجام نەدات. بێگومان هەر خێر و چاکەیەک ئەنجام بدەن خوددا پێی دەزانێت و ئاگادارە لێی. بەردەوام هەوڵ بدەن کە زەخیرە و توێشوو بخەن. بێگومان چاکترین زەخیرەش تەقوا و پارێزکاریە. بەردەوامیش لە من بترسن ئەی خاوەن بیر و هۆشەکان. ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين. هیچ گوناهبار نابن ئەگەر لە کاتی حەجدا لە فەزلی پەروەردگارتان خۆتان بەهرەوەر بکەن وەک بازرگانی و شتکڕین. هەر کاتێک لە عەرەفات دابەزین و گەڕانەوە یادی خوددا بکەن لە لای مەشعر الحرام کە چێوێکە لە داوێنی مزدەلیفەدایە و یادیشی بکەن وەک چۆن ڕێنمووی کردوون و هیدایەتی داون چونکە بەڕاستی ئێوە پێش ئەم ئاین و ڕێنماییە سەرگەردان و گومڕا بوون. ثم أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله إن الله غفور رحيم. لو دوا روب قريش و سرکرده و دەوڵەمەندان دەفەرموێت خەڵکی لە شوێوە دابەزین و گەڕانەوە ئێوەش لەوێوە دابەزن و بگەڕێنەوە و خۆتان جامەکەنەوە و داوای لێخۆشبوون لە خوددا بکەن چونکە بەڕاستی پەروەردگارتان زۆر لێخۆش بوو میهرەبانە. فإذا قضيتم مناسككم فاذكروا الله كذكركم آباءكم أو أشد ذكرا فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق. جا هەر کاتێک ئەرک و مەناسیکەکانتان بەجێهێنا ئەو کاتە یادی خوددا بکەن هەر وەکو چۆن یادی باو و باپیرانتان دەکەن. کاتی خۆی عەرەب زۆر خۆیان هەڵکێشاوە بە باو و باپیرانیانەوە باسییان کردوون یاخود زۆر زیاتریش لەوان. جا هەندێک لە خەڵکی هەیە کە دەڵێت پەروەردگارە هەرچیمان پێدەبەخشید لە دنیادا پێمان ببەخشە. بێگومان ئەو جۆرە کەسە لە قیامەتدا بێ بەهرە و بێ بەش و بێ ڕێزە. ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة
ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار هەشیانە کە دەڵێت پەروەردگارە لە دنیادا خێر و چاکە و ناز و نیعمەتمان پێ ببەخشە و لە قیامەتیشدا لە ناز و نیعمەتەکانی بەهەشت بەهرەمەندمان بکە و لە سزای ئاگری دۆزەخ بمان پارێزە. أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب. ئەوانە لە هەندێک لەو کار و کردەوانەی کە ئەنجامیان داوە بەهرەوەردەبن لە دنیا و قیامەتدا و خدا زۆر بە خێرایی لێپرسینەوە ئەنجام بدات. هەر کەسە بەو شوێنە دەگەیەنێت کە لە دنیادا دەست پێش خەری بۆ کردووە. واذكروا الله في أيام معدودات فمن تعجل في يومين فلا إثم عليه ومن تأخر فلا إثم عليه لمن اتقى واتقوا الله واعلموا أنكم إليه تحشرون. للروجانێکی دیاری کراودا کە ڕۆژانی جەژنی قوربانە یادی خدا بکەن ئەوەی کە پەلە بکات و لە دوو ڕۆژدا شەیتان ڕەجم بکات ئەوە هیچ گوناهێکی لەسەر نییە. ئەوەشی دوای بخات و بە سێ ڕۆژ ئەنجامی بدات هەر گوناهی لەسەر نییە بەتایبەت بۆ ئەوانەی کە خۆیان لە نافەرمانی خدا دەپارێزن. جا لە خدا بترسن و بزانن سەرنجام ئێوە بۆ لای ئەو دەگەڕێنەوە لە بەردەم دادگای ئەودا کۆ دەکرێنەوە. ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام. هەندێک کەس هەن قسە و گفتار و دەم پاراویان لەبارەی ژیانی ئەم دنیایەوە سەرسامت دەکات. خداش بەشایەت دەگرێت و دەڵێت دڵ و زمانم یەکسانن لە کاتێکدا ئەو سەرسەختترین کەسە لە هەموو زۆرە دژمنایەتیەکدا. وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد. هەر کاتێک ئەو جۆرە کەسە پشتی هەڵکرد و دەسەڵاتی پەیدا کرد هەوڵ و کۆشش دەدات لە زەویدا تا ئاشوب بەرپا بکات و خراپە بڕوێنێت و کشت و کاڵ لەناو ببات و پاکتاوکردنی ڕەگەزی ئەنجام بدات. بێگومان خدا فەساد و خراپە و تاوانی ناوێت. وإذا قيل له اتق الله أخذته العزة بالإثم فحسبه جهنم ولبئس المهاد. خۆ ئەگەر پێی بوترێت لە خدا بترسە هەروە بۆت نالوێت غەڕایی دەیگرێت و شانازی بە گوناه و تاوانەوە دەکات و سوور دەبێت لەسەری تۆڵە لە ئیماندارە دڵسۆزەکە دەسێنێت و تاوانباریشی دەکات. جا ئەو خوانە ناسا دۆزەخی بەسە سوێن بە خدا ئەو دۆزەخە شوێن و جێگە و لانکەیەکی نالەبارە. ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله والله رؤوف بالعباد. هەندێ خەڵکیش هەن پێچەوانەی ئەوانەی باسکران خۆیان دەفرۆشن بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی بە خوددا. خدای گەورەش بە سۆز و میهرەبانە بەرامبەر ئەو جۆرە بەندانەی. يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. أي أواني إيمان باورتان هناوا هەر هەمووتان خۆتان بخەنە ژێر سایەی ئیسلامەوە و بە تەواوی پەیڕەوی بکەن و شوێنی هەنگاوەکانی شەیتان مەکەون چونکە بەڕاستی ئەو دوژمنی ئاشکراتانە هەمیشە دەیەوێت شەڕ و جەنگ لە نێوان خەڵکیدا بەرپا بکات و لە ئیسلام دووریان بخاتەوە. فإن زللتم من بعد ما جاءتكم البينات فاعلموا أن الله عزيز حكيم. خۆ ئەگەر لاتاندا و هەڵە و گوناهتان کرد دوای ئەوەی کە هەموو شتێکتان بۆ ڕوون کرابەوە ئەوە چاک بزانن کە خوددا بەدەسەڵاتە تۆڵەتان لێ بسێنێت و دانایە پەلە ناکات بەڵکو بگەڕێنەوە بۆ سەر ڕاستە شەقام. هل ينظرون إلا أن يأتيهم الله في ظلل من الغمام والملائكة وقضي الأمر وإلى الله ترجع الأمور.
ئایا ئەوانەی کە ڕێبازی ئیسلامیان ناوێت چاوەڕێی چی دەکەن؟ جگە لە هاتنی خودای گەورە بۆ لایەن لە نێو سێبەری پەڵە هەوری سپی لەگەڵ فریشتەکاندا ئەو کاتە هەموو شتێک کۆتایی پێهێنرا دەرگای تۆبە داخرا و کۆتایی بە دنیا هات ئەوسا هەموو کار و فرمانێک هەر بۆ لای خودای پەروەردگار دەگەڕێتەوە. سل بني إسرائيل كم آتيناهم من آية بينة ومن يبدل نعمة الله من بعد ما جاءته فإن الله شديد العقاب. أي محمد لنوي إسرائيل بپرسا چەندە بەڵگەی ڕوون و ئاشکرامان پێبەخشیون جا ئەوەی نیعمەتی خوددا بگۆڕێت لە یەک خواناسی لا بدات دوای ئەوەی بۆی هاتووە ئەوە بەڕاستی خوددا تۆڵەی زۆر سەخت و بە ئازارە لەو جۆرە کەسانە. زين للذين كفروا الحياة الدنيا ويسخرون من الذين آمنوا والذين اتقوا فوقهم يوم القيامة والله يرزق من يشاء بغير حساب. ژیانی دنیا ڕازێنراوەتەوە بۆ بێباوەڕان بەڵام لە باتی سوپاسگوزاری گاڵتە دەکەن بە باوەڕداران لەبەر هەژاری و نەداری و کەم دەسەڵاتی. بێگومان ئەوانەی کە خاوەنی تەقوا و لە خوددا ترسان بوون لە ڕۆژی قیامەتدا لە سەرویانەوەن لە بەهەشتی بەرز و بەریندا ئەوانیش لە ناخی دۆزەخدان و خوددا لە دنیادا ڕزق و ڕۆزی دەبەخشێت بە هەموو کەس بێ ئەوەی گوێ بداتە بیر و باوەڕیان. كان الناس أمة واحدة فبعث الله النبيين مبشرين ومنذرين وأنزل معهم الكتاب بالحق ليحكم بين الناس فيما اختلفوا فيه وما اختلف فيه إلا الذين أوتوه من بعد ما جاءتهم البينات بغيا بينهم فهدى الله الذين آمنوا لما اختلفوا فيه من الحق بإذنه والله يهدي من يشاء إلى صراط مستقيم. لا سرتای پەیدابوونی خەڵکیدا پێش تۆفانەکەی نوح خەڵکی یەک ئومەت بوون و خاوەنی تەنها بیر و باوەڕی یەکتەناسین بوون بەڵام بەرەبەرە لایاندا خوددا شوێڵی نەکردن و پێغەمبەرانی ڕەوانە کرد تا مژدەدەر و ترسێنەر بن هاوڕێ لەگەڵ کتێبی ئاسمانیدا بۆ ڕوونکردنەوەی حەق و ڕاستی تا لە نێوان خەڵکیدا فەرمانڕەوایی و دادوەری ئەنجام بدات لەسەر ئەو شتانەی کە بۆتە کێشەیان و ڕاو بۆچوونیان لەسەری جیاوازە کەسیش جیاوازی و کێشەی لەسەر بەرپا نەکرد جگەلەوانەی کە ئەو کتێبانەیان پێبەخشراوە کە گاور و جوولەکەن. دوای ئەوەی بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرایان بۆ هات کە قورئانە ئینجا کێشە و دووبەرەکیان تێدا دروست بوو ئەمەش بەهۆی حەسادەت و ستەمکردنیانەوە بۆیە پەیڕەوی حەق و ڕاستیان نەکرد. ئەوسا خوددا هیدایەت و ڕێنمووی ئیماندارانی کرد بۆ دۆزینەوەی حەق و پەیڕەویکردنی لە نێوان ئەو مەسەلانەی کە ئەوان کێشیان لەسەری هەبوو خودداش ڕێنمووی هەر کەسێک دەکات کە بیەوێت و شایستە بێت بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست. أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب. آیا لاتان وایە هەروە بە ئاسانی دەستنە بەهەشتەوە بێ تەنگانە و ناخۆشی مەگەر نمونەی ئیماندارانی پێشوتان بۆ باز نەکراوە کە تووشی شەڕ و ناخۆشی و تەنگانە و گرانی و نەداری بوون و تەکانیان خواردووە و زۆریان بۆ هاتووە بەڕادەیەک هەتا پێغەمبەرەکەیان و ئەوانەی باوەڕیان هێناوە لەگەڵیدا دانوت کەی پەروەردگار سەرکەوتن دەبەخشێت ئیتر کەی خوا یارمەتی دەنێرێت ئاگادار بن و دڵنیابن بەڕاستی یارمەتی خودایی زۆر نزیکە. يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين واليتامى والمساكين
وما تفعلوا من خير فإن الله به عليم. لتو دەپرسن ئەی محەممەد کەچی ببەخشن و بەچەی ببەخشن پێیان بڵێ هەر خێرێک دەکەن سەرەتا دایک و باوکتان فرامۆژ مەکەن هەروەها خزمان و هەتیوان و هەژاران و ڕێبوارانی نەداریش هەر خێر و چاکەیەکیش ئەنجام دەدەن دڵنیابن کە خوددا زانا و ئاگادارە لی. كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. جنگ لسرتان بڕیار دراوە کە شتێکی گرانە لاتان ئیماندار بەجەستە لای گرانە بەڵام ڕۆحی پێی ئاسوودەیە بۆ بەرگری لە ئیسلام و لابردنی کۆسپەکان بەڵام لەوانەیە شتێکتان لا ناخۆش بێت کەچی خێر لەوەدا بێت هەروەها لەوانەیە شتێکتان پێخۆش بێت کەچی شەڕ لەوەدا بێت بێگومان هەر خوددا خۆی دەزانێت خێر لە چیدایە ئێوە نایزانن. جنگ لە ئیسلامدا بۆ بەرهەڵستی کردنی دوژمنانی داگیرکەر و دوژمنانی دینە و بۆ لابردنی ئەو کۆسپانەیە کە نایەڵن خەڵک ئازادانە بژین و ئازادانە ئەو ڕێبازە هەڵبژێرن کە خۆیان قەناعەتیان پێێتی هەرگیز بۆ ئەوە نییە کە بە زۆر خەڵک موسڵمان ببێت و مێژووی ئیسلام شایەتی حاڵە و ئەگەر کارێکی وا ڕوویدا بێت ئەوە ئاینی ئیسلام لێی بەریە. يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير وصد عن سبيل الله وكفر به والمسجد الحرام وإخراج أهله منه أكبر عند الله والفتنة أكبر من القتل ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا ومن يرتد منكم عن دينه فيمت وهو كافر فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك أصحاب النار هم فيها خالدون. پرسیارت لێ دەکەن دەربارەی جەنگ لە مانجی حرامدا کە بریتین لا ذو العقدە و ذو الحجە و محەرەم و ڕەجەب بڵێ جەنگ لەو جۆرە مانگانەدا کارەسات و هەڵەیەکی گەورەیە بەرهەڵستی ڕێبازی خوددا و بێباوەڕی پێی جەنگ لە مزگەوتی حرامدا و دەربەدەرکردنی خەڵکەکەی زۆر گەورەترە لای خوددا لە کوشتنی کەسێک یا چەند کەسێک لە مانجی حرامدا هەروەها ئازاردانی ئیماندار تا هاوڵگەر بێت و پاشگەست بێتەوە تاوانێکە لە کوشتن گەورەترە بێگومان بێباوەڕان بەردەوام دشتان دەجەنگن هەتا واتان لێ بکەن لە دین و ئاینتان پاشگەست ببنەوە ئەگەر بۆیان بکرێت جا هەر کەس لە ئێوە پاشگەست بێتەوە لە ئاینەکەی و بە کافریش بمرێت ئەو جۆرە کەسانە کارەکانیان پوچەڵ دەبێت لە دنیا و قیامەتدا و ئەوانە جێنشینی ناو ئاگری دۆزەخن و ژیانی هەمیشەی تێیدا دەبەنە سەر. إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله والله غفور رحيم. بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان هێناوە و ئەوانەی کۆچ و جیهاد و تێکۆشانیان کردووە لە پێناوی ڕێبازی خوددادا ئەوانە بە هیوا و بەتەمای ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگارن بەڕاستی خودداش زۆر لێخۆش بوو دلۆڤانە. يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون في الدنيا والآخرة ويسألونك عن اليتامى قل إصلاح لهم خير وإن تخالطوهم فإخوانكم والله يعلم المفسد من المصلح ولو شاء الله لأعنتكم إن الله عزيز حكيم.
پرسیارت لێ دەکەن دەربارەی عەرەق و قومار پێیان بڵێ لەو دوانەدا تاوان و گوناهێکی گەورە هەیە هەرچەندە چەند سوودێکیشیان تێدایە بۆ خەڵکانێک بێگومان گوناهەکەیان گەورەترە لە کەڵک و سوودیان پرسیارت لێ دەکەن کە چی ببەخشن پێیان بڵێ هەرچیتان لێ زیادە دەتوانن بیبەخشن بەو شێوەیە خودای گەورە ئەم بەڵگە و فەرمانانتان بۆ ڕوون و ئاشکرا دەکات بۆ ئەوەی بیر بکەنەوە و واز لەو شتانە بهێنن کە زیانیان زۆرترە لە سوودیان وەچی بۆ هەردوو جیهانتان چاکە ئەوە بکەن ئەوەی بەرژەوەندی ئێوەی تێدایە لە دنیا و قیامەتدا خوددا ڕوونی کردوتەوە هەروەها پرسیارت لێ دەکەن دەربارەی هەتیوان کە چۆن بن بۆیان پێیان بڵێ چاکسازی و پەروەردەکردنیان لە هەمووشت چاکتر و پەسندترە خۆ ئەگەر تێکەڵاویان بکەن و بیان هێننا ماڵتان ئەوانە براتانن دەبێت بە چاچی چاودێری خۆیان و ماڵیان بکەن خوداش کەسانی خراپساز ئەوانەی تۆوی خراپە دەچێن و کەسانی چاکساز دەناسێ و دەزانێ و جیای دەکاتەوە ئەگەر خوددا بیوستایە باری گران دەکردن و مەرجی سەختی دادەنا دەربارەی چاودێری هەتیوان چونکە بەڕاستی خوددا باڵا دەست و دانا و کار بەجێیە ولا تنكحوا المشركات حتى يؤمنوا ولأمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتكم ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه ويبين آياته للناس لعلهم يتذكرون ئافرەتانی مشریک و خودانەناز مارە مەکەن هەتا ئیمان و باوەڕدەهێنن بێگومان کەنیزەکێکی ئیماندار چاکترە لە ئافرەتێکی مشریک و خودانەناز هەرچەندە جوانیەکەی یا سامانەکەی یا پلەپایەکەی سەرسامی کردبن و ژن مارە مەبڕن لە پیاوانی مشریک و خودانەناز هەتا ئیمان و باوەڕدەهێن و بەڕاستی بەندەیەکی ئیماندار چاکترە لە مشریک و خودانەناسێک هەرچەندە سەرسامی کردبن قەد و قیافە و پلەپایە و سامانەکەی ئەو خودانەناسانە بانگەوازی مردوم دەکەن بەرەو دۆزەخ خوداش بانگهێشتی مردومان دەکات بەرەو بەهەشت و لێخۆشبوون بە فەرمان و ئیزنی خۆی کە گوێڕایەڵی ڕێبازەکەیەتی و خدا ئاەتەکانی قورئانەکەی بەڕوونی دەخاتە بەرچاو بۆ خەڵکی بۆ ئەوەی یاداوەری وەربگرن و تێبگەن ويسألونك عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض ولا تقربوهن حتى يطهرن فإذا تطهرن فأتوهن من حيث أمركم الله إن الله يحب التوابين ويحب المتطهرين أي پیغمبر پرسیارت لێ دەکەن دەربارەی عادەتی مانگانەی ئافرەت پێیان بڵێ ئەوە ئازار و زەرەرە کەوابوو خۆتان بە دوور بگرن لە هاوسەرەکانتان کە لەو حاڵەتەدا بن و نزیکیان مەکەون تا پاک دەبنەوە جاکاتێک پاک و خاوێن بوونەوە و خۆیان شوشت بچنە لایەن بەو شێوەیەی کە خوددا فەرمانی داوە بەڕاستی خوددا تەوبەکاران و پاکانی خۆش دەوێت ئەوانەی ڕواڵەت و ناوەڕۆکیان پاکە نساؤكم حرث لكم فأتوا حرثكم أنا شئتم وقدموا لأنفسكم واتقوا الله واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين ژنانی هاوسەرتان چێڵگەن بۆتان و شوێنی چاندنی وەچەن جا بە هەر شێوەیەک دەتانەوێت تۆ بوەشێنە ناو چێڵگەکەتانەوە بە هیوای بەرهەم بۆ خۆتان دەست پێشخەری بکەن لە سەرەتا هاوسەری خوداناس و چاک هەڵبژێرن لەوە دواش دوعا و نزا و خواپەرستی بەردەوام فرامۆژ مەکەن و لە خوددا بترسن و خۆتان لە خراپە بپارێزن و چاک بزان و دڵنیابن کە بە دیداری خوددا شاد دەبن و ئەم مژدەیەش بدە بە ئیمانداران ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس والله سميع عليم نەکەن سوێن خواردن بە خوددا بکەنە کۆسپ لە بەرامبەر چاکەکاری و ئاینداری و ڕێکخستنی خەڵکیدا واتە کەفارەتی سوێندەکانتان بدەن و لە چاکە و چاکەکاری درێغی مەکەن
چونکە خدا زۆر بیسەر و زانایە. لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم والله غفور حليم. خدای گەورە ئەو سوێندانەتان لێ ناگرێت کە لە دەمتان دەردەچێت و لەسەری ڕاهاتون، بەڵکو لەسەرەوەلێتان دەگرێت و محاسبەتان دەکات کە نیەتی دڵتانی لەسەر و خدا لێخۆش بووە لە گوناهەکەتان و ئارامگر و خۆڕاگرە زوو تۆڵە لە یاخی و سوێند خۆران ناسێنێت. للذين يؤلون من نسائهم تربص 4 أشهر فإن فاءوا فإن الله غفور رحيم. بۆ ئەوانەی کە سوێن دەخۆن نزیکی هاوسەریان نەکەون بۆیان هەیە تا 4 مانگ چاوەڕوانی بکەن، دەبێت لەو ماوەیەدا بڕیاری یەکجاری بدەن. خۆ ئەگەر ئاش بوونەوە و ڕێککەوتن ئەوە خدا لێخۆش بوو میهرەبانە. وإن عزموا الطلاق فإن الله سميع عليم. خۆگەر سوور بوون لەسەر تەلاقدانیان ئەوە بەڕاستی خدا بیسەری بڕیاریانە و زانایە بەنیەتیان. والمطلقات يتربصن بأنفسهن 3 قروء ولا يحل لهن أن يكتمن ما خلق الله في أرحامهن ولا يحل لهن أن يكتمن ما خلق الله في أرحامهن إن كن يؤمن بالله واليوم الآخر وبعولتهن أحق بردهن في ذلك إن أرادوا إصلاحا ولهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة والله عزيز حكيم. ژنانی تەلاق دراو دەبێت تا 3 جار عادەتی مانگانە چاوەڕێ بکەن و شوو نەکەنەوە و حەڵال نییە بۆیان ئەوەی خدا لە منداڵدانیاندا دروستی کردووە منداڵ یا حەیز بیشارنەوە ئەگەر باوەڕیان بە خدا و بە ڕۆژی دوایی دامەزراوە. لەو ماوەیەدا هاوسەرەکانیان شایستن بە جێڕانەوەیان لە ماوەی چاوەڕوانی و عیددەدا. ئەگەر ویسیان چاکسازی لە ژیانی خۆیاندا بکەن ئەمەش بۆ تەلاقی ڕەجعیە. ژنان مافیان هەیە بەسەر پیاوانەوە بە وێنەی ئەو مافانەی کە بۆ پیاوانە لەسەر ژنان بە گوێرەی با و نەریتێک کە پەسەندە لە ئیسلامدا و پیاوان بەسەر ئافرەتانەوە یەک پلەیان هەیە ئەویش دەسەڵاتی جێڕانەوەی ژنەکانیانە لە کاتی تەلاقی ڕەجعیدا و خدا باڵا دەست و دانایە، باڵا دەستە بەسەر هەموواندا و دانایە لە دابەشکردنی ماف و ئەرکەکان. الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان ولا يحل لكم أن تأخذوا مما آتيتموهن شيئا إلا أن يخافا ألا يقيما حدود الله فإن خفتم ألا يقيما حدود الله فلا جناح عليهما فيما افتدت به تلك حدود الله فلا تعتدوها ومن يتعد حدود الله فأولئك هم الظالمون. طلاقێک کە پیاو بتوانێت هاوسەرەکەی تێدا بجێڕێتەوە 2 جارە 2 کەڕەتە. پیاو بۆی هەیە تەلاقی هاوسەرەکەی بدات و چاکترین شێوازی ئەوەیە کە لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕوون کراوەتەوە. لەوە دواواتە بۆ 3 جار ئیتر ئەگەر دەیەوێت ژیانی هاوسەری بباتە سەر نابێت تەلاق بێت بەدەمیدا و ئەگەر هات دەبێت بە چاچی و بەڕێک و پێچی دەستبەرداری ببێت و بۆتان حەڵال نییە هیچ شتێکیان لێ بسەنەوە لە مارەیی و ئەو شتانەی پێتان بەخشیون مەگەر بترسن لەوەی کە نەتوانن سنوورەکانی خوددا چاودێری بکەن و ستەم لە یەک بکەن. خۆ ئەگەر ئەی قازیەکان ئەی خێرخوازان ترسان لەوەی کە ژن و مێردەکە سنووری خوددا ڕناگرن و خۆیان گوناهبار دەکەن ئەوە ئێوە هیچ گوناهبار نابن کاتێک کە دڵنیان ئافرەتەکە دەیەوێت بە هەندێک سامان یا دەست هەڵگرتن لە هەندێک مارەیی خۆی ڕزگار بکات. دڵنیا بن ئەو شتانەی کە باسکران سنوورەکانی خودای پەروەردگارن لەی مەترازێن و سنوورشچێنی مەکەن ئەوەی دەستدرێژی بکاتە سەر سنوورەکانی خوددا
ئەو جۆرە کەسانە ستەمکارن. فإن طلقها فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره فإن طلقها فلا جناح عليهما أن يتراجعا إن ظنا أن يقيما حدود الله وتلك حدود الله يبينها لقوم يعلمون. خۆ ئەگەر بۆ جاری سێهەم پیا و ژنەکەی خۆی تەلاقدا ئەوە ئیتر جارێکی تر بۆی حەڵال نابێت مەگەر دوای ئەوەی شوویەکی تر بکات و هاوسەری دووهەمی بە شێوەیەکی ئاسایی تەلاقی بدات یا بمرێت. ئەوە بۆیان هەیە بگەڕێنەوە بۆ لای یەکتر و ژیانی ژن و مێردایەتی دەست پێ بکەنەوە. ئەگەر گومان و ڕایان وابە و دەتوانن سنوورەکانی خوددا ڕاگرن و ژیانێکی ئاسوودەی ببەنە سەر، جا ئەوەی کە باسکرا سنوورەکانی خودای گەورن ڕوونیان دەکاتەوە بۆ گەلێک کە بزانن و تێبگەن. وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فأمسكوهن بمعروف أو سرحوهن بمعروف ولا تمسكوهن ضرارا لتعتدوا ومن يفعل ذلك فقد ظلم نفسه ولا تتخذوا آيات الله هزوا واذكروا نعمة الله عليكم وما أنزل عليكم من الكتاب والحكمة يعظكم به واتقوا الله واعلموا أن الله بكل شيء عليم. کاتێک ژنانی هاوسەرتان تەلاقدا و ئەوانیش گەیشتنا کۆتایی عیددەیان ئەوسا یان بیان هێڵنەوە لای خۆتان بە چاکە و ڕێزەوە یان دەستبەرداریان ببن بە چاکە و ڕێزەوە مایان هێڵنەوە بە ئێش و ئازارەوە بۆ ئەوەی دەست درێژی و ستەمیان لێ بکەن. هەرکەس ئەوە بکات ئەوە ستەمی لە خۆی کردووە. نەکەن ئایەت و ڕێنموویەکانی خوددا بەگاڵتە بگرن، یادی ناز و نعمەتی خوددا بکەنەوە لەسەرتان، هەروەها یادی ئەو شتانە بکەنەوە کە لە قورئاندا بۆتان ڕەوانە کراوە کە پڕە لە دانایی لە کاتێکدا ئامۆژگاریتان دەکات بەوانە و هەوڵ بدەن خوددا ناس و ئاین پەروەر بن و چاک بزانن کە بەڕاستی خوددا بە هەموو شتێک زانایە. وإذا طلقتم النساء فبلغن أجلهن فلا تعضلوهن أن ينكحن أزواجهن إذا تراضوا بينهم بالمعروف ذلك يوعظ به من كان منكم يؤمن بالله واليوم الآخر ذلكم أزكى لكم وأطهر والله يعلم وأنتم لا تعلمون. هەروەها ئەگەر ژنانتان تەلاقدا و گەیشتنە کۆتایی عادەی مانگانەیان ئێوە ئەی کەس و کاری ژن مەبنە کۆسب لە ڕێگەیاندا ئەگەر ویستیان شوو بکەنەوە بە هاوسەرەکانیان یاخود ویستیان شوویەکی تر بکەن. کاتێک ئەوان لە نێوان خۆیاندا ڕەزامەندیان نوان بە شێوەیەکی جوان ئەم فەرمان و ڕێنموویانە ئامۆژگاری ئەو کەسانی پێدەکرێت لە ئێوە کە باوەڕی بە خوددا و ڕۆژی قیامەت هەبێت. ئەو جۆرە ڕەفتار و کردەوانەتان جوانتر و پەسندتر و خاوێنترە. خدای پەروەردگاریش چاک دەزانێت چی خێرە بۆتان و ئێوە نایزان و دەرچی ناکەن. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف لا تكلف نفس إلا وسعها لا تضار والدة بولدها ولا مولود له بولده وعلى الوارث مثل ذلك فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما وإن أردتم أن تسترضعوا أولادكم فلا جناح عليكم إذا سلمتم ما آتيتم بالمعروف واتقوا الله واعلموا أن
الله بما تعملون بصير. دایکان تەلاق درەو بنیان نە 2 ساڵی تەواو باشیر بە منداڵەکانیان بدەن بۆ هەر کەس کە دەیەوێت شیری تەواو بدات و پێویستە لەسەر ئەو کەسەی خاوەنی منداڵەکەیە واتە باوکی یان بەخێوکەری ڕزق و ڕۆزی و پۆشاک بە شێوەیەکی جوان و پەسەندی ئاین ئامادە بکات. ئەرک لەسەر هیچ کەس داناندرێت جگە لە توانای خۆی. نابێت هیچ دایکێک زیانی پێبگەێنرێت بەهۆی منداڵەکەیەوە، هەروەها باوکیشی نابێت زیانی پێبگەێنرێت بەهۆی منداڵەکەیەوە و لەسەر میراتگری منداڵەکەشە وێنەی ئەو مافانەی کە باس کران. خۆ ئەگەر دایک و باوک هەر کاتێک بەڕەزامەندی و پرس و ڕای هەردوولایان ویستیان منداڵەکەیان لە شیر ببڕنەوە ئەوە قەی ناکات و هیچ گوناهیان لەسەر نییە لەو بارەیەوە. خۆ ئەگەر ویستان دایەن بۆ شیر پێدانی منداڵەکانتان بگرن ئەوەش قەی ناکات و هیچ گوناهتان لەسەر نییە، بەمەرجێک ماف و کرێیان بە جوانی و شایستە پێ بدەن. لە خوددا بترسن و پارێزکار بن و چاک بزانن بەڕاستی خوددا زۆر بینایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. والذين يتوفون منكم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر وعشرا فإذا بلغن أجلهن فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن بالمعروف والله بما تعملون خبير. ئەو پیاوانەتان کە دەمرن و هاوسەران بەجێ دەهێڵن پێویستە ئەو هاوسەرانە 4 مانگ و 10 شەو خۆیان بگرن و چاوەڕێ بکەن شوو نەکەنەوە. جا کە گەیشتنە کۆتایی ماوەی عیدەکەیان ئەوە ئیتر هیچ گوناهتان لەسەر نییە ئەی کەس و کاری ژن کە ڕێ بدەن ئەو ئافرەتانە بستنەوە دۆخی جارانیان لەوەی کە شەرع حەڵالی کردووە بۆیان پێش عیددا. خودای پەروەردگاریش زۆر ئاگادارە بەو کار و کردەوانەی ئەنجامی دەدەن. ولا جناح عليكم فيما عرضتم به من خطبة النساء أو أكننتم في أنفسكم علم الله أنكم ستذكرونهن ولكن لا تواعدوهن سرا إلا أن تقولوا قولا معروفا ولا تعزموا عقدة النكاح حتى يبلغ الكتاب أجله واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه واعلموا أن الله غفور حليم. هیچ گوناهێکیشتان لەسەر نییە لەوەی بەنار ڕاستە و خۆ خوازبێنی ژنانی مرد مردوو بکەن کە هێشتا ماوەی دیاریکراویان تەواو نەبووە و دروست نییە شوو بکەنەوە یاخود لە دڵی خۆتاندا بڕیاری خوازبێنیتان دابێت. خدای گەورە بەڕاستی زانیوێتی کە ئێوە لەمە دووە ناویان دەبەن و باسییان دەکەن بەڵام نەکەن بەنهێنی بەڵێنیان لێوەربگرن مەگەر بە شێوازی گفتارێکی چاک و دروست و باو نەبێت. نەکەن بڕیاری تەواوی ماڕە بڕینیان بدەن هەتا ماوەی دیاری کراو تەواو نەبێت و چاشیش بزانن بەڕاستی خوددا دەزانێت بەوەی کە لە دڵ و دەروونتاندایە کەواتە خۆتان بپارێزن لە قەدەغە کراوەکانی خوددا. دڵنیا بن و چاک بزانن کە خوددا زۆر لێ خۆش بوو خۆڕاگر و لەسەر خۆیە. لا جناح عليكم إن طلقتم النساء ما لم تمسوهن أو تفرضوا لهن فريضة ومتعوهن على الموسع قدره وعلى المقتر قدره متاعا بالمعروف حقا على المحسنين. هیچ گوناهتان لەسەر نییە ئەگەر ژنانێک تەلاق بدەن کە هێشتا نەچوبنە لایەن یاخود مارەیتان بۆ دیاری نەکرد بوون پێویستە لەسەرتان هەندێک سامانیان بدەنێ. جا ئەوەی دەوڵەمەندە و زۆری هەیە و ئەوەی کە هەژار و کەم دەستە هەر کەس بە پێی توانای خۆی. ئەم دیاری و یارمەتیانە بە شێوەیەک بێت کە باو و پەسەندی شەرع بێت. ئەمەش ئەرکێکی پێویستە لەسەر چاکەکاران. وإن طلقتموهن من قبل أن تمسوهن وقد فرضتم لهن فريضة فنصف ما فرضتم إلا أن يعفون أو يعفو الذي بيده عقدة النكاح
وأن تعفوا أقرب للتقوى ولا تنسوا الفضل بينكم إن الله بما تعملون بصير. خۆگەر ژنانتان تەلاقدا پێش ئەوەی بچنە لایەن لە هەمان کاتیشدا مارەیتان بۆ دیاری کردبوون ئەوا دەبێت نیوەی مارەیە دیاری کراوەکەیان بدەنێ مەگەر خۆیان نەیانەوێت و چاوپۆشی لێ بکەن یا ئەو کەسە چاوپۆشی بکات کە مارە بڕینەکەی بەدەستە. چاوپۆشی و لێبوردنتان لە مافی خۆتان لە پارێزکاریەوە نزیکترە و چاکە و پیاوەتی نێوان یەکتر فەرامۆژ مەکەن. بەڕاستی خوددا بینایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. کەم تەرخەمی مەکەن و پارێزگاری لە ئەنجامدانی نوێژەکانتاندا بکەن بەتایبەتی نوێژی ناوەند کە نوێژی عەسرە. هەمیشە و بەردەوامیش هەستن بە ئەنجامدانی فەرمانەکان بۆ خوددا بەگەردن کە چیەوە. فإن خفتم فرجالا أو ركبانا فإذا أمنتم فاذكروا الله كما علمكم ما لم تكونوا تعلمون. اینجا ئەگەر ترسان کە نوێژەکەتان وەکو پێویست ئەنجام نەدەن بەهۆی جەنگ یا مەترسیەکەوە دەتوانن بەدەم ڕۆیشتنەوە یان بە سواری ئەنجامی بدەن. هەر کاتێک ئەمین بوونەوە و هەستان بەهێمنی کرد اینجا یادی خوددا بکەن و نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن بەو شێوەیەی کە فێری کردوون پێشتر نەتان دەزانی. والذين يتوفون منكم ويذرون أزواجا وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج فإن خرجن فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن من معروف والله عزيز حكيم. ئەو پیاوانەتان کە دەمرن و هاوسەران بەجێ دەهێڵن دەبێت بە فەرمانی خوددا وەسیەت بکەن بۆ هاوسەرانیان کە تا ساڵێک لە ماڵی هاوسەریاندا ڕێزیان لێ بگیرێت و بەخێو بکرێن و دەرنەکرێن. خۆ ئەگەر بەویستی خۆیان دەرچوون ئەوە ئیتر هیچ گوناهتان لەسەر نییە. ئەی کەس و کاری ژن کە ڕێ بدەن ئەو ئافرەتانە بچنەوە دۆخی جارانیان لەوەی کە شەرع حەڵاڵی کردووە بۆیان پێش ئەیددا. دڵنیاش بن کە خوددا باڵا دەستە ئەگەر ستەمیان لێ بکەن و دانایە لە ڕێنمووی و دانانی سنوورەکانیدا. وللمطلقات متاع بالمعروف حقا على المتقين. بۆ ژنانی تەلاقدرا و بڕێک سامان و پارە پێویستە لەسەر پیاوانی لەخوا ترس و پارێزکار. كذلك يبين الله لكم آياته لعلكم تعقلون. ئەبەو شێوەیە خوددا فەرمانەکانی خۆیتان بۆ ڕوون دەکاتەوە دەربارەی مافی ژنان بۆ ئەوەی ژیر بن و بیر و هۆشتان بخەنە کار. ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موتوا ثم أحياهم إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون. ئایا نەتبیستوە و نەدڕوانیوەتە ئەوانەی لە ترسی مردن لە ماڵ و شوێنەواریان دەرچوون لە کاتێکدا کە هەزارەها کەسیش بوون ترسان لە بەرنگاربوونەوەی دوژمن خودداش فەرمووی پێیان بمرن دوای ئەوەی مردن پاشان زیندوی کردنەوە تا بزانن ڕاکردن و خۆشارنەوە لە جیهاد و بەرنگاربوونەوەی دوژمن مانای ڕزگاربوون لە مردن نییە. بەڕاستی خوددا خاوەنی چاکە و بەخش و فەزلی زۆرە بەسەر خەڵکیەوە چاوپۆشی لە کەمتر خەمیان دەکات و مۆڵەتیان دەدات هەرچەندە زۆربەی خەڵکی سپاسی خوا ناکەن و سپڵەن. وقاتلوا في سبيل الله واعلموا أن الله سميع عليم. کەواتە ئیتر مەترسن و لە ڕێگەی خوددادا بجەنگن چاک بزان و دڵنیابن بەڕاستی خوددا بیسەر و زانایە بە هەموو گفتوگۆ و هەوڵ و کۆش و چالاکی و جیهاد و خەباتتان. من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. چێ ئەو کەسە قەرز دەدات بە خودای پەروەردگار بە قەرزێکی چاک بەخشراوەکە لە ماڵی حەڵاڵ و بێمنەت و نازدار بێت خودداش بۆ هۆیەوە بۆی چەند بەرامبەر دەکات و پاداشتی بێسنووری پێدەبەخشێت
بەڕاستی خدایەکی بەڕێز و دلۆڤانمان هەیە جێگەی سەر سوڕمان و سەرنجە ئەو شێوازەی کە هانی ئیماندارانی پێدەدات بۆ بەخشین بە یەکتر و بۆ بەخشین بۆ ڕزگاری گرۆی ئادەمیزاد خداش ڕزق و ڕۆزی و دەرامەت دەگرێتەوە و فراوانی دەکات بە حکمت و ویستی خۆی هەر بۆ لای ئەو زاتەش دەگەڕێنەوە. ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم والله عليم بالظالمين. ئایا نەتبیستوە و نەتڕوانیوەتە بەسەرهاتی دەستەیەک لە گەورە پیاوانی نەوەی ئیسرائیل لە دوای موسا لە کاتێکدا بە پێغەمبەرەکەی خۆیانیان وت پاشایەک سەرکردەیەکمان بۆ دیاری بکە و بینێرە تا لە پێناوی خوددادا بجەنجین. پێغەمبەرەکە وتی باشە ئەی ئەگەر جەنگتان لەسەر بڕیاردرا و خەریک بوو یەخەتان بگرێت و پەشیمان بوونەوە و نەجەنگان لە وەڵامدا وتیان چیمانە کە لە پێناوی خوددادا نەجەنجین لە کاتێکیشدا ئەوە تا دەربەدەر کراوین و لە ماڵ و منداڵ و وڵاتمان بووین کەچی کاتێک جەنجان لەسەر بڕیاردرا تەنها کەمێکیان نەبێت ئەوانی تر هەمویان پشتیان هەڵکرد و پەشیمان بوونەوە خداش زانا و بە ئاگایە بەستەمکاران. وقال لهم نبيهم إن الله قد بعث لكم طالوت ملكا قالوا أنا يكون له الملك علينا ونحن أحق بالملك منه ولم يؤت سعة من المال قال إن الله اصطفاه عليكم وزاده بسطة في العلم والجسم والله يؤتي ملكه من يشاء والله واسع عليم. اینجا پێغەمبەرەکەیان بەوانەی کە ئامادەی جەنگ بوون وتی ئەوە ئیتر خوددا بەڕاستی بڕیاری داوە و تاڵوتی ڕەوانە کردووە کە پاشا و سەرکردەتان بێت کەچی هەندێکیان وتیان چۆن ئەو ببێتە سەرکردە بەسەرمانەوە ئێمە شایستەترین بەسەرکردەیی لەو ئەو ماڵ و سامانێکی زۆری نییە جوولەکە هەمیشە ماڵ و سامان دەکەنا پێوەەر لە هەموو شتێکدا. پێغەمبەرەکە لە وەڵامیان داوتی بەڕاستی خوددا تاڵوتی هەڵبژاردووە و بەسەندی کردووە بەسەرتاندا و زانست و زانیاری زۆر و لاشەیەکی بەهێز و گەورەشی داوتێ. خدای گەورەش پاشایەتی دەبەخشێت بە هەر کەس کە بیەوێت و شایستە بێت و خدا فراوان گیر و زانایە. وقال لهم نبيهم إن آية ملكه أن يأتيكم التابوت فيه سكينة من ربكم وبقية مما ترك آل موسى وآل هارون تحمله الملائكة إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين. ئەوسا پێغەمبەرەکەیان پێیوتن بەڕاستی نیشانەی پاشایەتی تاڵوت ئەوەیە سندوقەکەتان بۆ دێتەوە و ئاسوودەی و ئارامی تێدایە لەلایەن پەروەردگارتانەوەیە هەروەها هەندێک پاشماوەی بە نرخ و کەلەپوری تێدایە لەوەی کە بنەماڵەی موسا و بنەماڵەی هاڕون بەجێیان هێشتووە و لە کاتێکدا کە فریشتە هەڵی دەگرن و دەیهێننەوە بۆتان بەڕاستی هەر لەوەدا بەڵگە و نیشانەی تەواو هەیە بۆتان ئەگەر باوەڕدارم. فلما فصل طالوت بالجنود قال إن الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس مني ومن لم يطعمه فإنه مني إلا من اغترف غرفة بيده فشربوا منه إلا قليلا منهم
فلما جاوزه هو والذين آمنوا معه قالوا لا طاقة لنا اليوم بجالوت وجنوده قال الذين يظنون أنهم ملاقوا الله كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله والله مع الصابرين. اینجا لە کاتێکدا تاڵوت سەربازانی جیا کردەوە و پێیوتن وا ئێمە دەڕۆین بێگومان خوددا لە ڕێی گوزەرماندا تاقیتان دەکاتەوە بە ڕووبارێک دوای ماندوو بوون و تینوێتی جا ئەوەی لی بخواتەوە ئەوە سەربازی من نییە و بگەڕێتەوە و ئەوەی نەیچێژێت یا تەنها لوێچێک بەدەستی خۆی بخواتەوە ئەوە بەڕاستی سەربازی منە و دەپەڕێتەوە و دەڕۆین جا لەگەڵ ئەو ڕوونکردنەوەیشدا زۆربەیان لە ئاوی ڕووبارەکەیان خواردەوە کەمێکیان نەبێت جا کاتێک لی پەڕینەوە خۆی و ئەوانەی باوەڕیان هێنابوو لەگەڵیدا هەندێکیان وتیان ئەمڕۆ زەحمەتە بەم ژمارە کەمەوە دەرەقەتی جالوت و سەربازانی بین بەڵام ئەوانەی دڵنیا بوون بە خزمەتی پەروەردگاریان دەگەن وتیان مەترسن چونکە چەندەها جار دەستەی کەم زاڵ بوون بەسەر دەستەی زۆردا بە فەرمانی خوددا و خوا یار و یاوەری خۆگر و آرام گرانه. ولما برزوا لجالوت وجنوده قالوا ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. كاتێک لە بەرامبەر جالوت و سەربازانیەوە وەستان نزایان کردووتیان پەروەردگارە خۆگری و ئارامگریمان پێ ببەخشە دڵ و دەروون و پێکانمان دامەزراو بکە و سەرمان بخە بەسەر قەوم و هۆزی بێ باوەڕاندا. فهزموهم بإذن الله وقتل داود جالوت وآتاه الله الملك والحكمة وعلمه مما يشاء ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض ولكن الله ذو فضل على العالمين. ئەوسا ئیتر بە فەرمانی خوددا لەشکری جالوتیان بەزاند و داود کە یەکێک بوو لە سەربازانی تاڵوت جالوتی کوشت لەوە دوا خودای گەورە پاشایەتی و دانایی پێبەخشی و هەرچی ویستی بوو فێری کرد. خۆ ئەگەر خوددا هەندێک لە خەڵکی بە هەندێکی تری لەناو نەبات هەر هەموو سەرزەوی پڕ دەبێت لە تاوان و خراپە بەڵام خوددا فەزل و ڕێزی زۆرە بۆ هەموو گرۆی ئادەمیزاد بە شێوەیەکی گشتی. تلك آيات الله نتلوها عليك بالحق وإنك لمن المرسلين. ئەوانەی کە باسکران ئايات و بەڵگە و معجزەی خودای گەورن بەڕاستی و دروستی بەسەر تۆدا دەیخوێنینەوە و بەڕاستی تۆ ئەی محەممەد یەکێکیت لە پێغەمبەرانی خاوەن پەیام. تلك الرسل فضلنا بعضهم على بعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس ولو شاء الله ما اقتتل الذين من بعدهم من بعد ما جاءتهم البينات ولكن اختلفوا فمنهم من آمن ومنهم من كفر ولو شاء الله ما اقتتلوا ولكن الله يفعل ما يريد. ئەو پێغەمبەرانەی باسکران ڕێزی هەندێکیانمان داوە بەسەر هەندێکی تریاندا هەیانە خوددا گفتوگۆی یەکسەری لەگەڵدا کردووە وەک موسا و پلەپایەی هەندێکیانی بەرز کردوتەوە بە چەندەها پلە وەک محەممەد صلى الله عليه وسلم و چەندەها بەڵگەی ڕوون و ئاشکرامان بەخشیوە بە ئیسای کوڕی مەریەم وەک زیندووکردنەوەی مردوو چاکردنەوەی نەخۆشی زگماگ هەتا دوایی بەویستی خوددا و پشتگیریشمان کردووە بە فریشتەی سروش کە جبرائیلە خۆ ئەگەر خوددا ویستی لەسەر بوایە ئەو خەڵکە هەموو باوەڕدار دەبوون دوای هاتنی پێغەمبەرەکانیان جەنجیان دژ بە یەک نەدەکرد
پاش ئەوەی چەندەها بەڵگەی ئاشکرایان لەسەر دەستی پێغەمبەران بۆ هاتبوو بەڵام دووبەرەکی کەوتە نێوانیانەوە هەندێکیان ئیمان و باوەڕی هێنا و هەندێکیشیان بێ باوەڕ بوو ئەگەر خوددا ویستی لەسەر وایە جەنجیان دژ بە یەک نەدەکرد و یەکتریان نەدەکوشت بەڵام خوددا هەرچیەکی بوێت هەر ئەوە ئەنجام دەدات هەر ئەوە پێش دەهێنێت يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة والكافرون هم الظالمون ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە لەو ماڵ و سامان و دارایی و علم و زانست و توانایی کە پێمان بەخشیون ببەخشن پێش ئەوەی ڕۆژێک بێت کە کڕین و فرۆشتن و دۆستایەتی و تکاکاری تێدا نییە ئەو ڕۆژە بێباوەڕان هەر خۆیان لە ڕێزی ستەمکاراندا الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم خدا ذاتێکە جگەلەو هیچ خدایەکی تر نییە کە شایەنی پەرستن بێت و ئەو هەمیشە زیندووە و ڕاگر و سەرپەرشتیاری هەموو دروستکراوەکانیەتی نەوەنەوز دەیگرێت و نەخەو چونکە ڕاگر و سەرپەرشتیاری بوونەوەرە هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر ئەو زاتە خاوەنیانە چێە ئەوەی دەتوانێت تکا بکات لەلای ئەو بەبێ مۆڵەتی خۆی دەشزانێت چی لە ئێستا و داهاتوو ڕابردوودا ڕوویداوە و ڕوودەدات هیچ کام لە دروستکراوانی زانست و زانیاری تەواویان نییە دەربارەی زانیاری و زانستەکانی ئەو مەگەر بەوەی کە خۆی بێوێت فێریان بکات ئەم پێشکەوتن و زانستەی سەردەم بەشێکی کەمن لە بەخششەکانی خوددا فەرمانڕەوایی و دەسەڵات و زانینی ئەو زاتە هەموو ئاسمانەکان و زەوی گرتوتەوە و پارێزگاریان بەلای خودداوە هیچ گران نییە و ماندووی ناکات و هەر ئەو خودایەکی بەرز و بڵند و گەورەیە لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها والله سميع عليم بەهیچ جۆرێک زۆرکردن نییە لە وەرگرتنی بیر و باوەڕی ئاینی ئیسلامدا دینداری بە زۆر نابێت بکرێت و دین بە زۆر نادرێت بەسەر کەسدا چونکە بەڕاستی ڕێبازی چاک و دروست ڕوون و ئاشکرا بوو و جیابۆتەوە لە گومڕایی و سەرکەشی جا ئەوەی باوەڕی بە تاغوت نەبێت کە بریتە لە هەموو ڕێگە و ڕێباز و هێز و بەرنامە و لادان و بتێک و باوەڕی دامەزرا و بهێنێت بە خوددا جا بێگومانە و کەسە دەستی گرتو بە بەهێزترین هۆکاری ڕزگاریەوە شوێن دامەزراوترین بیر و باوەڕ کەوتووە کە هیچ پسان و هەڵوەشانەوەیەکی بۆ نییە و هەمیشە پتە و دامەزراوە خدای گەورەش بیسەر و زانایە الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات أولئك أصحاب النار هم فيها خالدون خدا پشتو پەناو خاوەنی ئەو کەسانەیە باوەڕیان هێناوە لە تاریچەکانی گومان و ستەم دەریان دەهێنێت و دانباد بەرەو نور و ڕووناچی ئەوانەشی کە ڕێبازی کوفریان گرتوتە بەر یارمەتی دەرەکانیان تەنها تاغوتەکانە لە نور و ڕووناچی دەریان دەهێن و بەرەو تاریکاییەکان دەیان بن ئەوانان نیشتەجێی ناو ئاگری دۆزەخن و بۆ هەمیشە تیایدا دەمێننەوە ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك
إذ قال إبراهيم ربي الذي يحيي ويميت قال أنا أحيي وأميت قال إبراهيم فإن الله يأتي بالشمس من المشرق فأت بها من المغرب فبهت الذي كفر والله لا يهدي القوم الظالمين. ئایا نەتبیستوە و نەتڕوانیوەتە ئەو کەسەی دەمەقاڵی دەکرد لەگەڵ ئیبراهیمدا لەبارەی پەروەردگاریەوە لەبەر ئەوەی خوددا پاشایەتی پێبەخشی بوو لە جیاتی باوەڕهێنان و سپاسگوزاری کەچی دەمەدەمەی دەکرد لەگەڵ ئیبراهیمدا. ئەملود بەرزێشی کاتێک بوو بە هەوا و فیزەوە پرسیویەتی لە ئیبراهیم کە پەروەردگاری تۆ چێیە؟ ئەویش لە وەڵامدا وتی پەروەردگاری منە و زاتەیە کە ژیان دەبەخشێت و مردنیشی بەدەستە. نمرود لە وەڵامی داوتی جا منیش ژیان دەبەخشم و مردنیشم بەدەستە. اینجا فەرمانیدا هەندێک لە نەیارانی بکوژن گوایە ئەوە دەیان مرێنێت هەندێکیشی نەکوشت گوایە ئەوە ژیانی پێبەخشین. ئەوسا ئیبراهیم وتی بەڕاستی خوددا خۆر لە خۆر هەڵاتەوە دەهێنێت جا ئەگەر تۆ دەتوانیت لە ڕۆژ ئاواوە بیهێنە. اینجا ئەو بێباوەڕە ڕەنجی پەڕی و دەمکوت کرا و وەڵامی نەما بێگومان خوددا هیدایەتی قومی ظالم و ستەمکار نادات. أو كالذي مر على قرية وهي خاوية على عروشها قال أنى يحيي هذه الله بعد موتها فأماته الله 100 عام ثم بعثه قال كم لبثت قال لبثت يوما أو بعض يوم قال بل لبثت 100 عام فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه وانظر إلى حمارك ولنجعلك آية للناس وانظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما فلما تبين له قال أعلم أن الله على كل شيء قدير. یاخود وەگەڵ کەسەی تێپەڕی بەلای شارۆچکەیەکدا کە هەموو خانوەکانی بەسەر سەقفەکانیدا تەپی بوون لەبەر خۆیەوە وتی ئاخۆ خودای گەورە چۆن خەڵکی ئەم شارۆچکەیە دوای مردنیان زیندوو دەکاتەوە. ئەو کەسە عوزەیر پێغەمبەر بوو سەلامی خودای لەسەر بێ یەکسەر خودای گەورە 100 ساڵ مراندی و پاشان زیندوی کردەوە و پێی فەرموو چەندەمایتەوە؟ عوزەیر وتی ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک ماومەتەوە. خوددا فەرمووی نەخێر ئەوە 100 ساڵت پێچووە جا تەماشای خواردن و خواردنەوەکەت بکە لەو ماوە درێژەدا نەگۆڕاوە و تێک نەچووە. تەماشای گوێ درێژەکەشت بکە بۆیە ئەمەمان کرد تا بەم بەسەرهاتە بتکەینە موعجیزە بۆ خەڵکی. جا سەیری ئێسکەکانی گوێ درێژەکەت بکە چۆن بەرزیان دەکەینەوە و بەیەکەوە دایان بەستین و پاشان بە گۆشت دایان دەپۆشین. کاتێک بینی و بۆی دەرکەوت وتی چاک دەزانم و دڵنیام بەڕاستی خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. وإذ قال إبراهيم رب أرني كيف تحيي الموتى قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي قال فخذ 4 من الطير فصرهن إليك ثم اجعل على كل جبل منهن جزءا ثم ادعهن يأتينك سعيا واعلم أن الله عزيز حكيم. بەیاد بهێنە کاتێک ئیبراهیم وتی پەروەردگاران نیشانم بدە چۆن مردوو زیندوو دەکەیتەوە. خوددا فەرمووی ئایا باوەڕت نەهێناوە؟ ئیبراهیم وتی بەڵێ باوەڕم هەیە بەڵام حەز دەکەم بە چاوی خۆم بیبینم تا دڵم ئارام بگرێت. خوددا فەرمووی جاکەواتە 4 باڵندە بهێنە و جوان سەرنجیان بدە و دوایی هەر 4یان سەر ببڕە و گۆشت و پەڕ و خوێنیان تێکەڵ بکە. ئەوسا لەسەر لووتکەی هەر شاخێک هەندێک لەو تێکەڵەیە دابنێ پاشان بانجیان بکە بە گورجی و بەپەلە هەمویان دێنەوە بۆلات و چاک بزانە و دڵنیا بە بەڕاستی خوددا باڵا دەست و کار بەجێیە. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة
والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. نمونەی ئەوانەی کەماڵ و سامانیان دەبەخشن لە پێناوی خوددادا وەکو تۆوێک وایە کە بڕوێت و 7 گوڵی گرت بێت لە هەر گوڵێکدا 100 دانەی تێدا بێت خودداش بۆ هەرکەس کا بیەوێت بە گوێرەی نیەتی و جێگرتنی خێرەکەی پاداش چەند بەرامبەر دەکات و خوددا فراوان گیر و زانایە. الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی ماڵ و داراییان دەبەخشن لە ڕێگەی خوادا بەدوای ئەوەی بەخشویانە هیچ جۆرە منەتێک نانێن و هیچ جۆرە ئازارێک ناگەێنن ئەوانە تەنها پاداشتیان لای پەروەردگاریانە هیچ ترس و بیمیان لەسەر نییە لا کەم و کوڕی و پاداشت و تنگانەی قیامەت خەم و پەژارش ڕویان تێناکات. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. قسە و گفتاری جوان و چاوپۆشێک لە هەڵا چاکترە لە بەخشینێک کە ئازاری بەدوادا بێت و منەت بکرێت. خودداش دەوڵەمەند و بێنیازە لە بەخشینی بە منەت و خۆڕاگر و لەسەر خۆیە زوو تۆڵە ناسێنێت لە سەرکەش و یاخیەکان. يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس ولا يؤمن بالله واليوم الآخر فمثله كمثل صفوان عليه تراب فأصابه وابل فتركه صلدا لا يقدرون على شيء مما كسبوا والله لا يهدي القوم الكافرين. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە نەکەن خێر و پاداشتی چاکەکانتان پوچ بکەنەوە بە منەتنان و دڵ ئازاردانی هەژاران وەکو ئەو کەسەی ماڵ و سامانی خۆی لە بەرچاوی خەڵکی ببەخشێت بۆ ڕیاکاری و خۆنواندن و ئیمان و باوەڕی بەخوا و ڕۆژی دوایی نەبێت. جانمونەی ئەو جۆرە کەسانە وەک بەردێکی ساف وایە کە خۆڵێکی بەسەرەوە بێت لەوە دوا بارانێکی لێزمە ببارێت بەسەریدا و هیچی بەسەرەوە نەهێڵێت و بەڕق و تەقی بەجێی بهێڵێت و حەقیقەتی دەربکەوێت. اینجا ئەو جۆرە ڕیاباز و بێباوەڕ و منەت نەرانە هیچ جۆرە بەهرەیەک لەو بەخشینەیان بەدەست ناهێنن بێگومان خدای گەورە ڕێنمووی قەومی بێباوەڕ و کافران ناکات. ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم كمثل جنة بربوة أصابها وابل فآتت أكلها ضعفين فإن لم يصبها وابل فطل والله بما تعملون بصير. نمونەی ئەوانەی ماڵ و سامانیان دەبەخشن لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا و بۆ دامەزراندن و ڕاهێنانی خۆیان لەسەر چاکەکاری وەکو باخچەیەک وایە لە بەرزاییەکدا بێت و بارانێکی دڵۆب گەورە بیگرێتەوە و ببێتە هۆی ئەوەی کە دوو بەرامبەر بەرهەمی هەبێت. خۆ ئەگەر بارانی دڵۆب گەورەش نەیگرێتەوە ئەوە نمە باران پاراوی دەکات. خدای گەورەش بینایە بەو کار و کردەوانەی دەیکەن. أيود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب تجري من تحتها الأنهار له فيها من كل الثمرات وأصابه الكبر وله ذرية ضعفاء فأصابها إعصار فيه نار
كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. ئایا هیچ کەس لە ئێوە حەز دەکات باخێکی هەبێت لەدار خوڕما و چەندەها جۆر ڕەزە ترێپێک هاتبێت و چەند جۆگە و ڕووبارێک بەژێر درەختەکانیدا بڕوات و هەموو جۆرە بەرەبوومێکی تێدا بێت بۆ خاوەنەکەی و خۆی دووچاری پیری بوو بێت و چەندنەوە و منداڵێکی لاوازی هەبێت کەچی لە ناکاو گەردەلوولێک گڕ و گەرمیەکی بەهێزی تێدا بێت و هەڵکاتە سەری و یەکسەر بسووتێت. ئەمە زۆر جێی داخ و نیگەرانیە، چونکە نەخۆی لەبەر پیری نەمنداڵی لەبەر بێهێزی ناتوانن باخەکە ئاوەدان بکەنەوە. ئابە شێوەیە خوددا ئاەت و بەڵگە و نیشانەکان دەخاتە بەرچاوتان بۆ ئەوەی تێفکردن و بیر بکەنەوە خۆتان مایە پوچ و ڕەنج بە خەسار نەکەن. يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذيه إلا أن تغمضوا فيه واعلموا أن الله غني حميد. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە ببەخشن لە باشترین بەروبووم و بەرهەمێک کە بەدەستان هێناوە و لەو بەروبوومانەی کە لە زەویدا بۆمان دەرهێناون و ڕواندومانە نەکەن نیازی بەخشینی شتی ناپوخت و بێکەڵک بکەن و لەو ببەخشن. لە کاتێکدا خۆتان ئەو جۆرە شتانە وەرناگرن و پێ ڕازی نابن ئەگەر بتان درێتێ مەگەر چاوی لێ بنوقێنن. بزانن کە خوددا دەوڵەمەند و بێ نیازە و شایستەی سوپاسە، پێویستی ببەخشینی بێ نرخ نییە. الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء والله يعدكم مغفرة منه وفضلا والله واسع عليم. کاتێ ئێوە لە ماڵ و داراییتان دەبەخشن شەیتان بەڵێنی هەژاری و نەداریتان پێدەدات، دەتان ترسێنێت بە هەژاری و فەرمانتان پێدەدات بە گوناه و تاوان و خراپە و نەبەخشین. خدای گەورەش بەڵێنی لێخۆشبوونێکی تایبەتی خۆیتان پێدەدات لەگەڵ زۆری ڕۆزی و بەهرەی فراواندا. خدا فراوان گیر و زانایە. يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا وما يذكر إلا أولو الألباب. ئەو زاتە بە هەر کەس بیەوێت و شایستە بێت حکمت و دانایی پێدەبەخشێت و هەر کەس حکمەتی پێ ببەخشرێت ئەوە بێگومان خێرێکی زۆری پێدراوە. جا بێجگە لە ژیر و هۆشمەندەکان کەسانی تر لەو بەهرەیە تێناگەن و پند وەرناگرن. وما أنفقتم من نفقة أو نذرتم من نذر فإن الله يعلمه وما للظالمين من أنصار. هەر شتێکتان بەخشی بێت یا هەر نەزر و بڕیارێکتان دابێت ئەوە خوددا پێی دەزانێت و بۆستەمکاران هیچ جۆرە پشتیوانیەک نییە کە بیان پارێزێ لە تۆڵەی خوددا. إن تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ويكفر عنكم من سيئاتكم والله بما تعملون خبير. ئەگەر خێر و چاکە و بەخشینەکانتان بە ئاشکرا ئەنجام بدەن ئەوە شتێکی چاکە، خۆ ئەگەر بیشارنەوە و بیدەن بە هەژاران بنهێنی ئەوە چاکترە بۆتان. جا بۆ بەخشینە خوددا هەندێک لە گوناهەکانتان دەسڕێتەوە و خوددا ئاگایە بەو کار و کردوانەی کە ئەنجامی دەدەن. ليس عليك هداهم ولكن الله يهدي من يشاء وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون. أي پیغمبر هدایت و ڕێنمووی و مسلمان کردنی و خەڵکە لەسەر تۆ نییە،
چونکە تۆ تەنها گەیاندنی پەیامەکەت لەسرە بەڵام خدا هیدایەت و ڕێنموویی هەر کەسێکی بوێت دەکات بەمەرجێک ئەو کەسەش ڕووی دڵی بکاتە ئیمان هەر خێرێکیش ئەنجام بدەن ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە ئێوە ئەی بڕواداران هیچ شتێک نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خدا نەبێت و هەر خێر و چاکەیەکیش ئەنجام بدەن پاداشتەکەیتان دەستان دەکەوێتەوە ئەوسا ئێوە بە هیچ شێوەیەک ستەمتان لێ ناکرێت للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسألون الناس إلحافا وما تنفقوا من خير فإن الله به عليم ئەو جۆرە بەخشینانە پێشکەش بکەن بەو هەژارانەی لە پێناوی خوددادا لێبڕاون و ناتوانن بگەڕێن بە زەویدا و بازرگانی و کاسبی بکەن بەهۆی خەریکبوونیان بەگەیاندنی پەیامی خوددا ئەوەی نیان ناسێت وا دەزانێت دەوڵەمەندن چونکە ئەو هەژارانە ئەوەندە کەسایەتی خۆیان ڕادەگرن و نەفس بەرزن تۆ ئەی پێغەمبەر ئەی ئیماندار بە ڕەنگ و ڕوخسار و سیمایاندا دەیان ناسیت داوا ناکەن لە خەڵکی بە زۆر شتی لێ بسەن و ڕووگیریان بکەن هەر خێرێک ئەنجام بدەن ئەوە بێگومان خدا زانایە پێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی ماڵ و سامان دەبەخشن بە شەو بە ڕۆژ بەنهێنی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە ترس و بیمیان لەسەر نییە و ئەوان خەفەتبار نابن لە ڕۆژی قیامەت و لێپرسینەوەدا الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا وأحل الله البيع وحرم الربا فمن جاءه موعظة من ربه فانتهى فله ما سلف وأمره إلى الله ومن عاد فأولئك أصحاب النار هم فيها خالدون ئەوانەی سوودەخۆن هەڵس و کەوت ناکەن و ڕاز نابنەوە لە گۆڕدا مەگەر وەک ئەو کەسەی کە شەیتان دەستی لێوەشان دەبێت هەر لە دنیادا سروشتی نین لە قیامەتیشدا وەک شێت دەبن چونکە ئەوانە دەڵێن کڕین و فرۆشتن وەک سووایە لە حاڵێکدا خدا کڕین و فرۆشتنی حەڵال کردووە و سووی حرام کردووە جا ئەوەی ئامۆژگاری پەروەردگاری پێگەیشت و وازی هێنا ئەوەی دەستی کەوتووە بۆ خۆی کاری لێپرسینەوەشی دەکەوێتە لای خوددا بەڵام ئەوەی دەست بکاتەوە بە سوخۆری ئەوانە جێنشینی ناو ئاگری دۆزەخن و ژیانی هەمیشەی تێدا دەبەنە سەر يمحق الله الربا ويربي الصدقات والله لا يحب كل كفار أثيم خدا سو تەفروت و نادەکات و بەرەکەتی لێ هەڵدەگرێت بەڵام پاداشتی خێر و سامان بەخشین برەو پێدەدات و بەرەکەتی تێدەخات بێگومان خدا هیچ کافرێکی تاوانباری خۆش ناوێت إن الذين آمنوا وعملوا الصالحات وأقاموا الصلاة وآتوا الزكاة لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجامداوە و نوێژەکانیان بە چاچی بەجێهێناوە و زەکاتیان داوە تەنها پاداشیان لای پەروەردگاریانە ئەوسا نەترس و بیمیان لەسرە نەغەم و پەژارە دەیانگرێتەوە يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە
پارێزکار و خواناز بن و واز لە پاشماوەی سوو بهێنن ئەگەر ئیماندارن. فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون. خۆ ئەگەروانەکەن ئەوە جەنگ لەگەڵ خوددا و پێغەمبەرەکەیدا ڕابگەێنن کە سەرنجامەکەی زۆر سام ناکە. خۆ ئەگەر تەوبە بکەن و لە سوخۆری واز بهێنن ئەوە تەنها سەرمایەکانتان بۆ هەیە وەری بگرنەوە، نەستەم دەکەن لە قەرزارەکان، نەستەمتان لێ دەکرێت. وإن كان ذو عسرة فنظرة إلى ميسرة وأن تصدقوا خير لكم إن كنتم تعلمون. خۆ ئەگەر قەرزارەکە نەدار بوو ئەوە مۆڵەتی بدەرێت تا دەروی لێ دەکرێتەوە و دەیبێت خێرکردنتان بە قەرزارەکە و ئازادکردنی و بەخشینی چاکترە بۆتان ئەگەر ئێوە بزانن چەندە پاداشتی خودایی بێسنوورە. واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. خەڵچینە لە سزا و تۆڵەی ڕۆژێک بترسن کە تێیدا بۆ لای خوددا دەگەڕێنەوە، لەوە دوا هەموو کەس پاداشتی کار و کردەوەی خۆی وەردەگرێت و ستەمیان لێ ناکرێت. يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل ولا يأب كاتب أن يكتب كما علمه الله فليكتب وليملل الذي عليه الحق وليتق الله ربه ولا يبخس منه شيئا فإن كان الذي عليه الحق سفيها أو ضعيفا أو لا يستطيع أن يمل هو فليملل وليه بالعدل واستشهدوا شهيدين من رجالكم فإن لم يكونا رجلين فرجل وامرأتان ممن ترضون من الشهداء أن تضل إحداهما فتذكر إحداهما الأخرى ولا يأبى الشهداء إذا ما دعوا ولا تسأموا أن تكتبوه صغيرا أو كبيرا إلى أجله ذلكم أقسط عند الله وأقوم للشهادة وأدنى ألا ترتابوا إلا أن تكون تجارة حاضرة تديرونها بينكم فليس عليكم جناح ألا تكتبوها وأشهدوا إذا تبايعتم ولا يضار كاتب ولا شهيد وإن تفعلوا فإنه فسوق بكم واتقوا الله ويعلمكم الله والله بكل شيء عليم. أي أواني باورتان هناوا ئەگەر قەرزێکتان کرد لە یەکتر تا ماوەیەکی دیاری کراو ئەوە بینوسن و بان و سەرێک دادپەروەر بێت بەڕاستی و دروستی لە نێوانتاندا بینوسێت با هیچ نووسەرێک سەرپێچی نەکات لە نووسین هەروەک چۆن خوددا فێری کردووە با بنووسێت. خۆ ئەگەر کەسێک خوێندەوار نەبێت ئەوەی کە حەقەکەی بەسەرەوەیە و قەرزەکەی لایە با بەدەمی خۆی ئەندازەی قەرزەکەی بە کاتبەکە بڵێت و لە خودای پەروەردگار بترسێت و چاوپۆشی لە هیچی نەکات و لی کەم نەکاتەوە. خۆ ئەگەر ئەوەی قەرزەکەی لەسرە هەڵەشە بوو یا لاواز بوو منداڵ یا بەساڵاتچوو بوو یا نەیدەتوانی دان بە حەقەکەدا بنێت کە ڕووڵاڵ بوو با بەخێوکەر یا سەرپەرشتیارەکەی دادگەرانە حەقیقەت و ڕاستی قەرزەکەی بڵێت و با دوو پیاو لە خۆتان شایەتی لەسەر قەرز و مامەڵە بگرن. ئەگەر دوو پیاو دەست نەکەوتن بۆ شایەتی با پیاوێک و دوو ئافرەت شایەتیەکە بدەن لەو کەسانەی کە ڕازین بە شایەتی دانیان.
نەوەکو یەکێک لە ئافرەتەکان بیری بچێت با ئەوی تریان بیری بهێنێتەوە و شایەتەکان نابێت کە کاتێک داواکران خۆوێڵ بکەن و ئامادە نەبن. بێزار مەبن لەوەی کە قەرز بنووسن، کەم بێت یا زۆر و تا ماوەی دیاریکراوی بەڕوونی بایاداش بکرێت. ئەنجامدانی مەسەلەی قەرزتان بەو شێوەیە دادپەروەرانەیە و پەسنترە لە لای خوددا لە نەنووسین. ئەوسا چاکتر دەتوانن شایەتی ڕاگرن و نزیکترن لەوەی گومان و دوودڵی بە یەکتر نەبن، مافی کەستیانەچێت مەگەر بازرگانیەک بێت لە بەردەستاندا و لە نێو خۆتاندا بیجێڕن و کڕین و فرۆشتن ئەنجام بدەن، ئەوە گوناهتان ناگات کە ناینووسن، چونکە ئاسان نییە و مامەڵە دوا دەخات هەتا بۆتان دەکرێت. شاید بگرن کاتێک کڕین و فرۆشتنتان ئەنجامدا و نابێت نووسەر و شاید ئازار بدرێن و بێزار بکرێن. خۆ ئەگەر شتی وا بکەن ئەوە بەڕاستی مانای وایە ئێوە لە چەندەها فەرمان بەرداری دەرچوون. جا لە خوددا بترسن و خۆپارێز بن و خوا فێری ئەو شتانەتان دەکات کە خێری تێدایە بۆ دنیا و پاداشتی قیامەتی لە دوایە و خوددا بە هەموو شتێک زانایە. وَإِن كُنتُمْ عَلَى سَفَرٍ وَلَمْ تَجِدُوا كَاتِبًا فَرِهَانٌ مَّقْبُوضَةٌ فإن أمن بعضكم بعضا فليؤد الذي اؤتمن أمانته وليتق الله ربه ولا تكتموا الشهادة ومن يكتمها فإنه آثم قلبه والله بما تعملون عليم. خۆ ئەگەر لە سەفەردا بوون و نووسەرێکتان دەست نەکەوت ئەوە بارمتەکان وەردەگیرێن لە باتی قەباڵە و سەنەدەکە. خۆ ئەگەر لە یەکتری دڵنیا بوون با ئەوەی بە ئەمین و دەستپاک دادەنرێت ئەمانەتەکە قەرزەکە بداتەوە و با لە خودای پەروەردگار بترسێت، نەکەن شایەتی بشارنەوە. ئەوەی شایەتی بشارێتەوە ئەوە بەڕاستی دڵی ژەنگاوی و ناپوخت گوناهبارە. خداش بە هەموو ئەو کردوانەی کە دەیکەن زانایە. لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير. هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و ئەگەر ئەوەی لە دڵ و دەروونتاندا جێگیر بووە دەری بخەن یا بیشارنەوە خوددا دەربارەی لێتان دەپرسێتەوە. ئەوسا لە هەر کەس بیەوێت خۆش دەبێت و هەر کەس بیەوێت سزای دەدات و خودداش بەسەر هەموو شتێکدا دەسەڵاتی هەیە. ئەوەی چرپەی دەرونیە دێت و دەڕوات و جێگیر نابێت لێپرسینەوەی لەسەر نییە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. پێغەمبەر و ئیمانداران باوەڕیان هەیە بەوەی لەلایەن پەروەردگاریانەوە هاتۆتە خوارەوە. هەمویان باوەڕیان هەیە بە خوددا و فریشتەکانی و کتێبەکانی و پێغەمبەرەکانی. دەڵێن هیچ جۆرە جیاوازیەک ناکەین لە نێوان هیچ پێغەمبەرێ لە پێغەمبەرەکانی خوددادا لە باوەڕدا. هەروەها وتیان گوێڕایەڵ و ملکەچین بۆ بەدیهێنەرمان پەروەردگارە لێ خۆشبوونی تۆمان دەبێت و سەرنجام هەر بۆ لای تۆیە گەڕانەوە. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. خدای گەورە ئەرک ناخاتە سەر هیچ کەسێک مەگەر بەقەدەر توانایی خۆی نەبێت.
هەر کارێکی چاک ئەنجام بدات قازانجی تەنها بۆ خۆیەتی و هەر خراپەیەکی کرد بێت تەنها یەخەی خۆی دەگرێت و لەسەر خۆیەتی. هەر بۆیە ئیمانداران دەڵێن پەروەردگارە لێمان مەگرە گەر فرامۆشیمان بەسەرداهات یا گوناه و هەڵەیەکمان لەدەست قەوما. پەروەردگارە هەرچی سەخت و کاری گران مەدە بەسەرماندا وەکو ئەوەی داوتە بەسەر ئەوانەی پێش ئێمەدا. پەروەردگارە هەرچێک مەدە بەسەرماندا لە تواناماندا نەبێت. تووشی بەڵاو ناخۆشیەکمان مەکە توانا و هێز و هەناومان لێ ببڕێت. گوناهمان بسڕەوە و چاوپۆشی بکە لە هەڵە و تاوانەکانمان و دایپۆشە. داواکارین بەزەید بێتەوە پێماندا ڕەحممان پێ بکە. هەر تۆ پشت و پەنا و یاریدەدەری ئێمەیت. جا بۆیە داوا دەکەین سەرمان بخەیت بەسەر قەومی کافر و خوانە ناساندا. ئابۆ شێوەیە پەروەردگاری مەزن فێری نزای ڕێک و پێکمان دەکات. ئومێدە کە لێشمان وەربگرێت.